یارانە کوردەوار وەختتان وەخێر ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامت بن. یارانە ئاخێزە کوردەوارە سربەخۆ جاروبار لە من پرسیارەکەن کە اتفاقاتە ڕۆژانە و خەبەرەکان کە تێن دەرۆ بۆچی ئێمە وەکو جاران تەحلیلیان ناکەین. ئێمە جاران ئەو اتفاقانەی کە لە سەرزەمینە ئێمە کەوت و بە سوورەتە خەبەر مخابرە ئەکریا و خەڵکی ئایان بیست دانە بە دانەمان تەحلیلە کرد و ڕووی درۆزنانە و کاربوردە ئەو خەبەرانە و کاربوردە ئەساسیەک کە لە ناوە کۆمەلگا بوویان باسمانە کرد. بۆ ماوەیەکی فرەس ئەمانە بەحس ناکەین. مەسەلەن حزب دموکراتە کوردستان دارودەسەی خالد عەزیزی ئێلامیان کرد کە 15 نەفەر نفوزیە پێشمەرگەی خۆیان گەرەکیان و گە تەلەڤیزیۆنەکە بتەقێنەوە. ئێمە قسەمان نەکرد، هەچێکمان نەوت و ئەمە باعسەوێت کە حزب دموکرات لەمە پڕڕووتر ڕوودارتر بێپەرواتر و درۆزنتر لە جاران بێتەناو مەیدانەوە. ئێمە بۆ ئەو خەبەرمانە تەحلیل نەکرد و درۆزنی و چەپەڵیە حزب دموکرات و ئەساسە حزب دموکراتمان دەرنەخست. بۆ ئێمە اتفاقاتێک کە لە هەولێر و سلێمانی ئەکەوێت باسی لەسەر ناکەین. مەسەڵەن ئەم ئیدەکە ئێمڕۆ لە زاخۆ گیریاگن و ئێمڕۆ حکمیاندان 6 ساڵ کەسانێک کە هاتکن تەزاهوراتیان کردگە مزاهرەیان کردگە بە موچە و جەماعەتە پارتە دموکراتە کوردستانە عێراق جەماعەتە بنەجوولەکەی بارزانی ئەمانیانە بە جۆرمە دروستکردنە چەت گروپە چەت ئانلاین بە 6 ساڵ مەحکوم کردگە. یا ئەوەی کە نەمایش و تەئاترەکان شانۆگەریە شەڕەپەکەکە لەگەڵە دەوڵەتە تورکیە و ئەوەی کە ئوسوولەن ئەمڕۆ بە تایبەتی لە حەلیمە کوردستانە، یعنی لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە جوولەکەی عێراقی فرەیەک لە مەردمێک کە وانە ناوە زەعف و وانە ناوە درۆ و وانە ناوە دنیای وەهمە گریلایە گەڵدەڵپنە بۆگەنە قشۆڕ بە عنوانە منجیانە ئومەتە کوردی پێناسە ئەکەن و ئێمە بۆ تەحلیل ئەمانە ناکەین. ئێمە بە وردی تەحلیل ئەمانمانە کرد و من فکرەکەم قسە کۆراندنەوە سەر ئینسان تێرێتە ئێش ئێژێ هەر کەسێک کەسا حرفێکی بەسە وەلی وا دیارە ئێمە لە ناو سەرزەمینێکا گیرمان کردگە کە لە ئەساس و لە بنەڕەت و شیرازەی ئێمە تێک دریاگە و ئوسوولەن ئێمە دەریافتێکمان لە جەهانە ئیمڕۆژ نییە. من بیستم گویا یونسکۆ تاریفێکی جەدیدی داگە لە سەواد، کەسی خوێندکار سەواددار با سەواد. جاران لە تعریفە ئەووەڵە یونسکۆ بە کەسێک یانوت باسەواد کە خوێندن و نووسین بزانێ. لێو دواوتیان هەر کەسێکە زوانێکی خارجی و ئینگلیسی بزانێ باسەوادە. لێو دواوتیان کەسێک کە کەمپیوتەر تەک زوانە خارجیەکە بزانێ باسەوادە. لێو دوا لە تاریفە سەوەمە باسەوادیە وتیان کەسانێک کە 12 جۆر سەوادیان بوێت باسەوادن. کەسانێک کە PhD ئەگرن لە دانشگا فەوقی 5 جۆریان هەست، 7 تریان نییە. وەکو چی؟ وەکو سەوادە عاتفی، وەکو سەوادە ئیجتیماعی، وەکو سەوادە مراوداتە ئینسانی، وەکو سەوادە فرە شتێک کە مەلزومەیە باسەواد بوون لە دنیای ئەمڕۆ بوو. و آخرین تعریفە یۆنسکۆ لە سەواد ئەمەسە ئینسان لە دانایی و لە زاناییە کە هەسی بتوانێت گۆڕان دروستکات، بتوانێت ژیانە خۆی و ژیانە دیگەران بگۆڕێ. بەوە ئێژن باسەواد. باسەواد بەوە نایژن کە ئەخوێنێتەوە یا شەهادەی هەست. ئەمە یونسکۆ ئەلامی کردە بۆ ئەوانەی کە مەراجع بەینومەلەلی بەلایەن و فرشتێکی مهمە. ئەمە ئەعلامە یونسکۆە. من ئەمشەو مەجبورم کارگای ئاموزشی دابنێم، وۆرکشاپێک دابنێم، وۆرکشاپێک لە تەحلیل سیاسی دابنێم، وۆرکشاپێک دابنێم یەک بار بۆ هەمیشە کە من ئیتر مەجبور نەبووم یارانە ئاخێزە کوردەوارە سربەخۆ کە متوێسیاگن و دەمیان زیب کریاگە بتوانن تەحلیل بکەن و بتوانن نەزەر بدەن و بتوانن قسەکانیان دوو تیر بگەن ئامانجێک تا بفەهمن چه اتفاقێ لە سەرزەمینە ئێمە ئەکەوێ. من 4 ساڵە پێش وەختێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆم دانیا تەوسیەیەکم کرد
نەسیحەتێکم کرد، مۆچیارەیەکی یارانم کرد ووتم واجبە سەرشان هەر ئینسانێکی کوردیە کتێوی ئارت ئاف وار، کتێوی شەڕی سنتەزۆ بخوێنێتەوە، بۆ لەبەرەوەی مهەیای دنیای ئەمڕۆ بوێت، ئامادەی دنیای ئەمڕۆ بوێت، ئاستی تێگەیشتنی بۆ مەسائل بڕواتە سەرۆ. بەلاخەرە ئێمە چون کیانە خۆمانمان نییە، چون ئێرادەی خۆمان بەسەرمان و حکم ناکا، دەرنەتیجە ئەوەی کە مەلزوماتە ژیانە ئێمە بێت لەلایەنە ئێمەوە بەرهەم ناهێنرێت. ئێمە ئمڕۆ مناڵەکانمان خۆمان پەروەردەیان ناکەین، بۆیە ئێمە اقتصاددانە گەورە خۆمان پەروەردە ناکەین، ئێمە تاجرە گەورە خۆمان پەروەردە ناکەین، ئێمە تەکنیسیەن و تەکنۆکراتە مهم خۆمان پەروەردە ناکەین، ئێمە کەسایەتیە سیاسی یعنی ڕەجولە سیاسی پەروەردە ناکەین، ئێمە ڕەهبەر دروست ناکەین، ئێمە ژنڕاڵ دروست ناکەین، سەردار دروست ناکەین، متعسفانە دروستی ناکەین. بۆیە سەرزەمینە ئێمە کاولستانە، کاولستانێکی بە تەمام معناس کورد دەمێکە وا لە لێوارە نابودیە مطلقە و خەریکە نابوو دەوێت. هەر لەم زاویەوە من ئەم شتانەی کە بە سوورەتە خەبەر بەحسم کرد تەحلیلیانەکەم، ئەڵبەتە نەک بە شێوەی تەحلیل سرف، بەڵکو تەدریس ئەەکەم و تەحلیلیانەکەم تا فێرە ماسی گرتنە بکەم. ژێ کابرایەک برسی بوو، کابرایەکی تر ویستی کیلۆیە ماسی بۆ بسێنێ، ڕەفیقەکەی پێی وتی بڕۆ قولابی بۆ بسێنە، تۆڕی بۆ بسێنە، فێرە ماسیگیری بکە با ئیتر محتاجە تۆ نەوێت بتوانێ هەموو ڕۆژێ نان بخوا. ئێمە لە ڕۆژە ئەوەڵی شۆ کارمان ئەوە نەبوو نیشان بدەین کە ئێمە تەحلیل خاسەکەین و خەڵکی تەحلیل خراوەکە. ئێمە کارمان ئەوە بوو خەڵک فێرە تەحلیلکردن بکەین تا بفەهمێ لە دنیای ئەمڕۆ لەکوێ گیری کردگە. بزانن ئێمە متعسفانە کەسێکمان نییە کە لە زوانە ئێمە و لە فەرهەنگە ئێمە تێبگا. فرە کەسێک لە ژێرە ناوە کوردیزان و شاعر و ئەدیب و مؤسساتە جۆرا و جۆر و ئەوانە خەریکە فعالیەت ئەکا. فرە کەسێکتان دیگە دیکشنێری ئەنووسێت، هەمانە بۆرینە ئەنووسێت، بەڵام حەماقەت بڵاو ئەکاتەوە. هەچ کام لەمانە نافەهمن لە کەلەمەیەک کە بەکاری تێرن و تێرینیە ناو فەرهەنگە ئێمە لە بنە کەلەمەکە ناکۆڵنەوە کە ئەمە لە ناو زەهنە ئینسانە چی دروست ئەکا. بۆیە دەربێترین حاڵەت زوانزانیە ئەمانە بوو گەسو ئەوەی کە هەنێک کەلەماتە قۆڕە بێمەعنایە بێمەفهوم بێرن و دای بنین و بێ ئەوەی لە ناو زەهنە توا هیچ بارە معناییەک تەولید کات، زەهنە تۆ فکرە تۆ و عەقڵە تۆ پڕی بکەن لە ژار و لە کەسافەت و تۆ ئوسوولەن دوو تیرە ئامان جێ نەگەیەنی نەفەهمی چه خەوەر بووگەم. بزانم من مثالێک بدەم. لە زوانە ئینگلیسیە بۆ فامکردن، بۆ تێگەیشتن کەلەمەیەکیان هەست بە ناوی ئەندرستاندینگ وەختی بڕۆی معنیەکەی لە دیکشنریە کەمبریجا بخوێنیتۆ و بنە ئەمە دەربێری لە ئەندەر و ئەستەندینگ دروست بووگە، یعنی لە ژێریاوێسیان، یعنی لە ژێری سوژاوێسیان چوونە ژێری و لە ژێرۆ نوارین پێیە. ئەی لە زوانە ئێمە چۆن بەکاری ئەوەین، ئێمە دوو کەلەمە بەکارەوەین، فەهمکردن یعنی بە ئیدراک، بە ئستنبات و بە ئیدراکاتە قەلبی و زێهنی گەین. ئەمە یەک. دوو، تێگەیشتن، تێ بە معنای داخەڵکردن، ڕوینە ناو، تۆ تێ ئەگەی یعنی ئەڕۆیتە ناوی، تێ ئەکەی، تێ ئەگەی، تێکەڵ ئەکەی، تێ ئەگەی، نایگەیتێ، تێ ئەگەی، ئەڕۆیتە ناوی. متعسفانە ئەمە بە احتماڵە فرە
مشکڵێکی گەورەی بۆ ئێمە دروست کردگە. بۆیە مردم ئێمە دائما نەژە فام دەکەی ئەوژێژە فام دەکەم ئێژە تێگەی ئێژە تێگەم تێگەیت تێگەیم. هیچ کام لە ئێمە لە ژێرە سوژە ناویسین. ئێمە ئەڕۆینە ناوە سوژە، قاتیە سوژە ئەوین و فکرەکەین گەیشتگین پێی ڕوویگینە ناوی بە ئیدراکاتمان گەیگە، بە فەهممان گەیگە، بە دەریافتە قەلبی و ئستنباتاتمان گەیگە. بۆیە مشکڵێکی یەکجار گەورە دروسەکات لەگرا عاتفە دەرگیرەکە. وەختێ استدلالاتە قەلبیە عاتفە دەرگیرەکە. لەذا ئێمە لە دیاردەیەک و ناوە شەڕ هەچێ نافەهمین. ئێمە تێ ئەگەین لە شەڕ. هیچ وەخت ناتوانین وەکو سوژێ بنواڕینە شەڕ. ئێمە فرەگەرەکمانە ژیروین، لابلای خوتوت ئەخوێنینەوە، نێوانە دێڕەکان ئەخوێنینەوە. ئێمە تێ ناگەین، تێ ئەگەین، بەڵام ئێمە هیچ وەخت لە ژێرە و ئەندرستاندینگ ناکەین. مشکڵێکی گەورە دروستەکامە ئەزان بۆ وەختی زوانێک بەرئەساسە دنیای ئەمڕۆژەیە کە داڕژیاگە معنی نەکرێتەوە و کاربوردی نەوێت، ئینسانێکی گەوجی گێجی مەنگ دروزەکە. با من بە شێعرێکی مەولانا دەست پێ بکەم، مەولانای ڕوومی هەدەفم هەز لەم شێعرە و تەرجمەی ئەەکەمەوە بە زوانە خۆمان. ئەژە ڕووزها و فکرمە نینەست بە هەمە شەب سوخەنم، ڕۆژانە بیری من ئەوەسە و هەرچی شەوە قسەکانم کە چرا غافل ئەز ئەحواڵ دڵە خیشتنم، کە بۆچی غافڵم لە ئەحواڵی لە حاڵاتی دڵی خۆم. ئەس کجا ئامەدەم ئامەدەنم بەهرە چ بود، لەکوێ هاتگم هاتنم بۆ چی بوو، دە کجا میرەوەم ئاخەر نەنوماوی بەتەنم، بۆ کوێ ئەڕۆم ئاخری پێم نایژی وەتەنم وا لەکوێ. مەندە ئەم ساخت عەجەب کەس چە سەبەب ساخت مەرا، عەجەبێکی گەورە منی گرتگە کە بۆ چه سەبەبێ خوا منی دروست کرد، یا چ بوودەست مراد وەی ئەزین ساختنم، یا مراد و نەزەری خوا چی بووگە لە دروستکردنە من. ئەمە تەقریبەن هەمان پرسیارهای ئەساسیە عرفانە ئیسلامی فەلسەفیە کە لە بهترین حاڵەتە تەبلیغ کریاگە بۆ ئێمە لە ژێرە ناوە فەلسەفیدەن کێشێ فکری پێ بکەینەوە. لەکوێ هاتکین، بۆ کوێ ئەڕۆین، وەتەنمان چیەوە. ئەمە ئیتر گەورەترین فعالیەت و پرسیارهایە کە ئێمە دەست پێ خەبوولین تێکیا. بەڵام لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ داستان ئەمە نییە. ئێمە وتمان هۆنینەوەی مەتنە ئێمە بە ڕوویکردی سیاسی و بە نگاه فەلسەفەی سیاسیە. پس ڕوویکردە ئێمە چیە؟ ئێمە بە شوێنە ئەوە ناگەڕین بۆچی هاتگین، وەتەنمان وا لەکوێ، خوا بۆ دروستمانی کرد، مرادە خوا چ بوو ئێمەی دروست کرد. ئێمە گەرەکمانە بزانین ئەم دنیا کە ئیمڕۆ کەوتگینە ناوی لە ساڵی 2021 وامە ناویە و لە ساڵی 1970 چاوم کردەوە ئەم دنیا بوونی پەیا کرد. ئەم دنیا چۆن کارەکە؟ بۆچی ئەو شتانەی کە وا هەن ئیشێ واو نە؟ بۆچی ئێمە هەنێ کار ئەکەین؟ لەسەر چی ئێمە هەنە کار ئەکەین؟ بۆچی ئێمە ئەم ڕەفتارە ئەکەین؟ بۆچی ئێمە ئەم هەڵسو کەوتە ئەکەین؟ بۆچی دنیا واسە؟ دنیا چۆن بووگە کە واسە؟ لەکوێ گەیگە بەمەی کە هەس؟ ئەوە پرسیارە. ئەوە پرسیارە کە مەتنە ئاخێز دروسەکە ئەوەڵین بارە لە تاریخ کووردا و بەتایبەتی لە تاریخ مبارزاتە ئازادی ویستیە ئینسانەکان ئەم گۆی زەمینە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆتێتە دەر، چون پرسیاری سەیر سولوکە دەر ئەحواڵاتە دەرونی نییە، نه،
پرسیاری لە چۆنیەتی دنیای ئێمڕۆژە. ئەمڕۆ بۆ واسە. دوێکە چۆن بووگە کە ئەمڕۆ واسە؟ بۆ ئەمڕۆ واسە؟ هەروە کە واسە فرە قەشەنگە کە واسە. ئەی چۆن قەشەنگترە؟ ئەوە سوالەسە کە تۆیشی لە خۆتی بکەیت. و ئەکسەریەت ئێمە فێرنەوگین ئەم سوالانە لە خۆمان بکەین. بۆیە من فرە کەسێکە وێنم ڕوو لە ئێمە کاک پەیمان من حەزم لە زانستە و کاک پەیمان من حەزم لە زاناییە و لە داناییە و من حەزم لە فەلسەفەیە و حەزم لە تێگەیشتنە و خەریکە ئستمناء فکری ئەکا، شەهوەتە کەلامی ئێرزا ئەکا، نێ بە شوێنە ئەوەی کە بە قەوڵیەی یونسکۆ لە زانایی و داناییەکەی گۆڕانێک دروستکات. نە، خەریکە خود ئەرزایی زەهنی ئەکا. بۆ پرسیارێک ملیۆنها جار پرسیاگە، ئەویش خەریکە لە جواوهایەک دیگەران محاولەیان کردگە بەم پرسیارە بیدەن، ئەویش خەریکە لەزەت ئەوە لە جواوەکانی ئەو بفەهمێ لە جواوەکانی ئەوان. وەلێ هیچ مەسئلەیەکی بەلاوە مهم نییە کە دنیای ئەمڕۆ بۆ واسە. چی باس بووگە کە دنیای ئەمڕۆ واسە؟ ئایا ئەم فۆرمە کە دنیای ئەمڕۆ هەسی خێلە قەشەنگە؟ باشتر لەم فۆرمیشە مەوجودە. ئێمە بۆ واین؟ بۆ ئامان لێ هاتگە؟ بۆ ئێشێ قبوڵکەین واین؟ بۆ ئێشێ قبوڵکەین خەڵکی جیهانی سین؟ بۆ ئێشێ قبوڵکەین مردمی کۆیلەین؟ بۆ ئێشێ قبوڵیکەین بێوەتەنین؟ بۆ ئێشێ قبوڵیکەین بێناسنامەین؟ بۆ ئێشێ قبوڵیکەین بێدەسەڵاتین؟ بۆ ئێشێ ئەمانە قبوڵکەین؟ ئێمە فرشتی وا لە بەری چاومانە، وەلی هیچ وەخت نەزەرە ئێمە جەلب ناکە. بزانن مثال ئەدەم. مثال من یەکێک لە تەفریحاتم سەرکردنە ناوە هەرچی شتە. مەسەڵەن من تاریخ ئەسلحە مەلاوە فرەجالبە. سەیرە تەکمیلبوونە ئەسلحە، سەیرە تەکمیلبوونە فیشەک، چۆنیەتی دروستبوونە ئەنوا و ئەقسام ئەسلحە، لە کەیوە بۆ کەی چه کاربردێکیان بووگە، چۆنیەتی دروستبوونە دەسەڵات، چۆنیەتی دروستبوونە هەنێ عادەت، هەنێ مەراسم، هەنێ ئێڤنت، هەنێ ڕسووم. چۆنیەتی داڕشتنە ئەفسانەکان، چیرۆکەکان، داستانەکان. بەلای من و خێلی جددین، چۆن من فکرەکەم دنیای ئێمڕۆژە ئێمە لەسەر ئەمانە دانریاگن. نەمادەکان، سمبولەکان. بزانن مثال ئەدەم. مثال فرێک لە مەردمە ئێمە چەند ڕۆژە پێش ڤالنتاین بوو و پێیان ئەوت ڕۆژە خۆشەویستی. ئەنتەری وام چاو پێکەوتکە 80 ساڵی سی. ئەنتەری کورد چاوم پێکەوتکە 80 ساڵی سی. تەبریکە ڕۆژە و ڤالنتاین ئێژێ بە مەردم. ئەنتەری وام چاو پێکەوتگە بۆ سەری ساڵی میلادی، بۆ کریسمەس تەبریک ئێژێ لە کرماشان و لە هەمەدان و لە سنە و لە سلێمانی و لە هەولێر و من فرە شتێکە وێنم ئەم مەردمە ئەی کات وەلی هیچ ڕەبتی بە فەرهەنگە ئەم مەردمە نییە و هیچ کەسیش لە خۆی ناپرسێ بۆ واسە. ئێمە هیچ وەخت لە خۆمان ناپرسین بۆچی ئێمە زەواجەکەین، ڕینگەکەینە دەستمان، هەڵقەکەینە دەستمان. ئێمە هیچ وەخت لە خۆمان ناپرسین گوارە، یعنی ئێڕینگ و ئینگلیسی ئێڕینگ بۆ ئەکەینە گوێمان، ژنەکان بۆ یکەنە گوێن. تۆ وەختی ئەمە تعقیبەکەی لە زوانە ئینگلیسیا کە ئەگەی بە لاتین و بعد ئەگەی بە ئیسڵاحاتە میتی، میتۆسی و ئەفسانەیی، ئەگەیتە داستانەیە.
بۆ گوارە ئەکەنە گوێی ژن نایکەنە گوێی پیاک؟ بۆ کریاگە تۆ ئەگەیتە داستانێ، ئەگەیتە داستانە فینیقیەکان. ئێمە لە کتێوی تاریخا خوێندە بوومانی یەکەم خەت لە جیهانە فینیقیەکان دروستیان کردگە. فینیقیە ئەکاتە کوێ؟ ئەکاتە لوبنان و فلستینە ئەمڕۆژی و سووریە ئەمڕۆژی، پێژن فینیقیە. ئێمە زوانێکمان بەناو زوانە عیبری نییە درۆوەکەن، ئەو زوانە ناوی فینیقیە، زوانی کەنعانی و فینیقیە. زوانە کەنعانی هەر فینیقیە، زوانە عیبریمان نییە. ئەمانە لە ئەفسانەهای قەدیمە مسرۆ سەرچاوە ئەگرێ و هندۆ سەرچاوە ئەگرێ، لە پەرستشە ستارەکانە و لە پەرستشە هەسێرەوە، لە پەرستینە مشتری سەفرن. سەفرن هەمان شوباتە، هەوان مانگی شوبات هەزیەوە بەکاری تێرن، شوباتە ساڵە فڵان و شوباتە ساڵە ئەمە. لۆ داوێتۆ سەبا خوای مشتری. خوای مشتری تەنیا هەسارەیەکە، تەنیا سەیارەیەکە ببەخشن کە هەڵقەیە ها بە دەوریوە. خواز خوایە ئۆسایرۆسە، هەڵقەیە ها بە دەوریوە. ژن ئێشێ گوێی بە خواوێ. ستارەیە مشتری ئەرباو بە حەڵقەکانە. لۆرد ئاف ڕینگتان وا لە بیرا بریتانیا کردووە فیلم؟ لۆرد ئاف ڕینگ کێس؟ لۆرد ئاف ڕینگ سەفرەنە. ئەی ژن کە ئێشێ گوێوە خواوێ ئێشێ چی بکە؟ ئێشێ ئێر ڕینگ بکاتە گوێی، ئێر ڕینگ کە گوێ بە فەرمانە خواوێت. وەختێ بە تەمکینە پیاک دەرتێت ئێشێ ڕینگ بکاتە دەسی. بەڵێ زوحەلە ببەخشە کاکە سەید، مەمنون لە یاداوەریت، من خەریک بوو ئشتباهم وت. زوحەلە بەڵێ، سەیارەی زوحەلە. تۆ وێنی نەک گوارە ئەگوێکردن، نە هەڵقە ئەدەستکردن، بۆ ئێمە حەداقل تا ئەم دەقیقە هیچ معنایەکی نییە، هیچ معنایەکی نییە. بۆ فەرهەنگە ئێمەش هیچ معنایەکی نییە، هیچ ڕەبتێکیشی بە نەگەرەشە قەدیمە ئێمە نسبەت بە جەهان نییە. وەلێ ئەوەی کە گوارەی دروست کردگە معنی بووگە، هەدەفی بووگە لە گوارە دروستکردن. ئێستا با من بتانەوە سێ چوار داستان بیزانن. بۆ ئێژم ئەم زوانە کاورە هەروە لە خۆی وەتێ هەرواتی هەردەمبیلی دەیمی لۆغەتی تیا دروستەکە. مەسەڵەن ئێژێ چالاکەوان. ئێمە چالاکە حیوانێکی خڕە پێژن چالاک. ئیتر چالاکەوان چه شکلیە؟ چالاک خۆی سفەتە، خۆی ئەسمە خاسە، معلوم نییە چه شکلیە، بەمە ئێژن چالاکەوان. تەوەجۆکەی ئەمە فەساد لە عەقڵا دروستەکە. من تەوەجۆم کردگە ئەوسا لە ئەدەبیاتە حماسیە کاورایەک خۆی ئەدا لە فیشەلەق و خەنجەر و تفەنگ و ئەمانە ئەیان و کاورا وەکو سنگە سوچەر خۆی بەسکەزۆ. سنگە سوچەر تێخی هەست دیکتانە خۆ. معمولەن سنگەکەیشی ئێشێ نەیوێت، ئیتر بلاخەرە بەجێ پشتە سوچەر ئێژن سنگە سوچەر. سوچەر حیوانێکی پەلاماردەر نییە. لە بێهترین حاڵەتە ئەمەسە کەس ناتوانێت دەسی بۆ بووە. تێخی هەست، تێخەکە ئاپێتەوە. سیخیە، سیخەکە ئاپێتەوە. تەشبیهە سنە سوچەر لە ئینسانە ئامادەیە مەیدانە شەڕ. یە فەلسەفەی وا لە پشتیا. ئەم کاورە فاتح نییە، ئەم کاورە فەقەت کەس ناتوانێت دەسی بۆ بووە، ئەنە فاتح نییە.
ئەنا ناتوانێت جیهان بگرێ. ئەمە خۆی داگە لە دەق و فیشەلەقی بەسکەسۆ لە بهترین حاڵەتە سوچەڕە. کەس ناتوانێت قەپی پیاکە، کەس ناتوانێت بیخوا. ئەمانە مهمن، خیلی مهمن تا تو دەرکە بوێت لە مەفاهیم، دەرکە بوێت لە کارهایە کە ئەیکەی. بزانن ئێوە فرە لەم سەرزەمینە ئێمە حەداقل لەلایەن ئەم حیزبانەوە شتێکتان بیست کە بە ناوی ڕێکەوتن، دانیشتن، کۆبوونەوە، ڕێکەوتن، دانیشتن، کۆبوونەوە، ڕێکەوتن، دانیشتن، کۆبوونەوە، ڕێکەوتن. بۆ هەر تکرارم کردەوە چون ئەمتانە فرە بیستگە. بەڵام لە کناری ئەمە کەلەمەیەک شتان بیستکە بەناوە چی؟ بەناوە سەروەریە یاسا. سەروەریە یاسا بە چی تەزمین ئەکرێ؟ بە هێزە پۆلیس و دەستگای داد و هێزە پۆلیس. ئێوە هیچ وەخت نەتان دیگە ئەگەر دانەیە یەکێتی 4 پارتی بکوژێ، پارتی دانەیە یەکێتی بکێشێتە ناوی دەستگاه داد و محاکمەیکە. هیچ وەخت نەتان دیگە. ئەی بۆ ناوێتۆ سوال بۆتان، ئەی سەروەریە یاسا ئەوێتۆ چی؟ ئەی دەستگاه داد ئەوێتۆ چی؟ جا ئیسەگەرەکتانە لەمە تێبگەن، با من بە ئینگلیسیەکەی پێتان بێژم ئەوێتۆ چی. دادگاه محکەمە بە ئینگلیسی ئەوێتۆ چی؟ ئەوێتۆ کۆرت. کۆرت بە ئینگلیسی چه معنایەکی هەست؟ کۆرت بە ئینگلیسی یعنی زەمینە بازی، تەنیس کۆرت، باسکتبال کۆرت، زەمینە بازی. تۆ لە کۆرتا بە چی بازیەکەی؟ بە ڕاکت بازیەکەی. لە بینە زەمینە کۆرتا، لە بینە زەمینە بازیە تۆڕێ کێشیاگە یا زەمین کریاگەسۆ دووکتۆ، بەشە تۆ بەشە ئەولا. تۆ لە بەشە خۆت هێرش ئەەکەیتە ئەولا کە گوڵێ بەی لەولا، یا ئەوەی کە تۆ لە پشتە تۆڕەکە ئەوێسیت و لە ناوەڕاستە تۆڕەکە یا لە ناوەڕاستە گەمەکە، مەیدانی گەمە بڵێ، داوەر وێسیاگە، حەکەم وێسیاگە. حەکەم لە نێوانە ئەم دوو بازیگەرە و گەمەکەرە حەکەمیەت ئەکا. خب لە دادگاکانە بریتانیا و ئەمریکا لە کۆرتا قازی حەکەم ئەڕوا لە بەنچا دانیشێ تا حەکەمیەت بتوانێ بکە. بەنچ هەمان بانکە بەلاتین. خب نحوەیە دادگا چۆنە لە بریتانیا و لە ئەمریکا؟ نحوەی دادگا ئەمەسە: متهم ئەو کەسەی وا لە جێگەی ئیتهامە، محامی هەست، وەکیلی هەست، مدعی العموم، بارستەر ئیعلامە جۆرم ئەکا بەر عەلەیه متهم. دوو زەمینە بازی. تۆ بۆ مەحامیت گەرەکە لەبەرەوەی کەسێک بووی کە بازی بزانێت. تۆ کەسێک ئەوەی کە بازی بزانێ، گەمەکە بزانێ، قەواعدە گەمەکە بزانێ، بۆیە تۆ مەحامیەوەی. تۆ بۆ مەحامیەک ئەتوانێ حتا ئەگەر موجرم بووی دەرەبێرێت، مەحامیەکە زۆر گرانە چون زۆر بازیگەرێکی باشە. تۆ خەریکی ڕۆناڵدۆ ئەوەیتە ناو زەمین، بۆیە قیمەتی گرانە. تۆ جرمی شە کردوێت ئەتوانێت قوتارەکە چون بازی ئەزانێت و داوەر خەریکە فیکە ئەکێشێ لەوێ کە قازیە دانیشتگە. خب دادگا چۆن دەست پێ ئەکات؟ مدعی العموم تەرحە مەسئەلەکە، شاهیدەکانی بانگەکە، ئەو سوالەکە لە شاهیدەکان، وەکیلە تەرەفیش سوالەکە. لە هەر کوێیەکە خەتا سوورەت بگرێ، وەکیلە تەرەف ئێژێ objection، اعتراض بەس، objection، اعتراض بەس. داوەر ئێژێ اعتراض واردە یا اعتراض وارد نییە. ئەگەر هەیئەتە ژووری هاتوێت کۆمەکە داوەرەکە کە ڕەیە نەهایی بدەن. خلاصە ئەم تۆپە پاسگاری ئەکرێ و لە ئاخرۆ داوەر نەتیجەیە بازی ئەعلامەکە. کێ بردیوە؟ کێ باختی؟ پەروەندە مەختومەست
پەروەندەوازە. خب ئەمە کە بە ئێوە وت دادگاه بازیە سیستەمە، بازی و قدرەت و بانک و پوڵە. ئایا جەرائم خارج لە دادگا قابلە حەلە؟ باڵێ قابلە حەلە. تۆ ئەسڵان احتیاجی نییە بڕۆیتە دادگا. تۆ کافیە هەر جرمێ لە ئەمریکا لە ئەوروپا بکەی، ئینسانە قدرەتمەندێکیت، وەختی نامەت لە دادگاوە بوتیت، زەنگ بیتە فەرماندار، زەنگ بیتە نوێنەرێکی دەوڵەت و بێژی تۆ حازری لە دەرەوەی دادگا جرمەکە سەتڵ بکەی، حەلی بکەی و ئەوانتانی شنتەکی تۆ حەلیەکەن. هەدەف لەگرا ئەمەسە تۆ سەروەریە ئەوانە قبول کردوێت و نەڕۆیتە ناوە دادگا بازی بکەی. بۆیە تۆ لە بریتانیا وەختی تەسادۆفەکەی لە خیابانە دامەکەی دوو سیارەیان لێکتری پۆلیس ناویسێت. 100 جار پۆلیس بەلاتا با مەگەرەوەی کە کابرا تووشی زەرەرێکی گیانی بووێت، لەشی ئاسیبی دیوێت کە مەجبور بن ئامبڵانسی بۆ بانکن و پۆلیسیش لە کەناریا تێت و ئاتەش نشانی شتێ. بەڵام ئەگەر دامێکی سادە بێ ماشینەکان و سیارەکان خراو بوون کەس دەخاڵت ناکە. بۆ چون خۆتان حەلیەکەن. معلومە کێ مقەسرە، معلومە کێ مقەسر نییە، ڕقەمی بیمەکان ئەگۆڕن و تەواوە چێ پێیکاری، تەواوە حەلەوێ، حەلیەکەن. احتیاجی نییە بڕۆیتە کۆرت، احتیاجی نییە پۆلیسی بۆ بێری. پس تۆ وەختێ فەهمید ئەمە گشتی بازیە، ئەوێنی یەکێتی و پارتی سازان ئەکەن، ئیتر ناڕۆنە دادگا، ڕێ ئەکەون، سازان ئەکەن، ناڕۆنە دادگا. لە هەر کوێکە کە تۆ خۆت بتوانی مشکلەکە حەل بکەی، چەکە مەرجەعێکا کە تەکیا دەرگیری، احتیاجە نییە بڕۆیتە ناوی کۆرت و بازی بکەی. بۆیە تۆ ئەگەر لە ئەمریکا و لە ئەوروپا وەختی ئەزانی نەتیجەی کۆرت ئەدۆڕێنی، بازیگەرە خاسێک نییە، وەکیلەکە قدرەتمەند نییە، تیمە حەریفرە قەویە، تو چاری ناکەی، ناڕۆیتە کۆرت. مەسەڵە من ئیستەتە کە شەرکەتێکی بیمە مشکڵم بوێت، شەرکەتی بیمە ناوەمە کۆرت، چاری ناکەم. بازیگەرەکان ئەوفرە گەورن، ئەو مەسی تێرێت، منیش نێسم مسی بووەم، ڕۆناڵدۆ بووم لە بەرامبەر مسیا دای بنێم، نێسم. ڕۆم کاورایەک تێرم فوتباڵی کوچە خاکی ئەکا، چاری ناکە، ئەیدۆڕێنم، بازیەکە ئەدۆڕێنم، من لە بازیە ئەیدۆڕێنم. بابزانن لە ئەوروپا هیچ جۆرمێک بارە ئەخلاقی نییە. تۆ چه پیاەکە کوشتوێ 8 ساڵ زندانە پێبەن، چه ئیستە بریتانیا ئەعلامەکە ئەگەر تۆ چوویتە کەشوەرێک کە خەتەرە فرەی ویروسە کۆرۆنای بێیتۆ نێژیت 10 ساڵ زندانی هەست. ئەمە جۆرمی لە قەتڵ فرەتر و لەگرا کەسێ وە کەسێ نایژێ مردرەر، یعنی قاتڵ جانی کەسێ نایژێ، کەرمینەڵ کەسێ نایژێ وە کەسێ، چون بارە ئەخلاقی نییە، بارە قانونی و دەسەڵاتی و قدرەتی هەست. لە نەزەرە قدرەتەوە تۆ پوڵە جەریمەی ماشینێکە نەداوێ، هەر ئەوەنە قانون شکێنی کەوە مش داوێتە ناوی دەمی یەکێ هەرچی دانێسی شکاندوێتەوە. جۆرمە، هەرتیان جۆرمە و جەزایەکیان هەست. بۆ من ئەمان مەوت، چون من مطمئنم فرێک لە ئێوە ئەوە نازانن. مثال ئەدەم، ئێوە دیکتانە بارها لە ناو ئەم لایڤی منە کۆمەڵی دەهاتی بۆ گەنە حیزبی تێن مەسەڵەن من سیگارە کێشم، کاورایشی ئەوە حەشیشەکێشی. لە دنیای ئەمڕۆ لە قڕنە 21ەمە مەوادە مخدر مەسرفکردن جۆزئە بهترین ئینترتەیمنتەکانە بەشەرە مۆدێرنە تێ هەڵدریاگە دنیای ئەمڕۆژە. وەرد و دەرسە ئوروپایی هیچ منعێکی ئەخلاقیان نییە بۆ پلەژێرگرتن، نەک حەشیش مەسرفکەن، کۆکاین مەسرفکەن. خەیلی باکلاسن ئەگەر کۆکاین مەسرفکەن، خەت لەسەر خەتەڵی کێشن. دانەیە دەهاتیە حیزبی وەختی گەرە کێسی
وەختی گەرە کەسی حەملە بە من کە حەچێکی بۆ نامێنێتەوە سیگارت لا پێچە تەماکۆی دەسە من کە تنتن ئەکوژێتەوە چون تەماکۆکە تەڕە و من بە دەست ئەی پێچمەوە فەزاوا لە بینیا ئەکوژێتەوە پێشی حەشیش وەزانێتە من تەخریبەکە ئەم دەهاتیە نافەهمێت فاقە نەگەر حەشیش وێ مەرغوبێتە من لە ناوە جوانانە فراواتە سەرەوە فرفرە مەرغوبترمەکە حەشیش کێشان مەوادە مخدر مەسرفکردن لە هیچ کام لەم دەوڵەتانە ئەوروپایی و ئامریکایە جۆرم نییە لەزەت بردن جۆرم نییە کاورای پەزە کاوەڕ فکرەکە من سیگارە کێشم کارە خراوێگەکەم وەلێ ئەگەر من وە بەرچاوی ئێوەوە کیتکەتێ بخۆم هیچ کامتان مەرئەم ناکەنەوە کاک پێمان بۆ کیتکەتە خۆی بڕۆن ئامارە مەرگ و میرە مەرەزە قەن لە دنیا تاقیب بکەن بزانن مەرەزە قەن فرەتر ئەکوژێ شەکرە فرەتر ئەکوژێ یا جگەرە بڕۆ بزان کامیان فرەتر ئەکوژێ تۆ بەسەر هیچ جلدێکی هیچ شکلاتێکە نانووسێت خواردنە شکلات مەرەزە شەکرە تێرێ و مەرەزە شەکرە بەعسەوێت تۆ نەتوانی سەکسکەی تۆ قاچە ئەوەڕنۆ دەسە ئەوەڕنۆ و ئیمکانی هەست تۆ بمری بەڵام وەقەی سیگار و ئەنووسن سیگار سەرەتان تێرێ ئەتوانێت مناڵەکە نەخۆشکە ئەتوانی باوک ساحێوت دەربێرێ و مەسرەفی مەکە فکرەکەن بۆ لەقەی ئەمیانە ئەنووسن سیگار سەرەتان تێرێ و خەڵکە دەیسێنێت وەقەی ئەمە نانووسن ئەمە شەکرە تێرێ باوک ساحێوت دەرتێرێ فکرەکەن بۆ چون ئەمە ئەعتیاد تێرێ ولی ئەمە ئەو ئەعتیادە نایرێ کە ئەمە تێرێتی ئەمە تەرک نادرێت ئەو لێوە تەرکە درێت ئەوە ڕاحەتی توانی تەرکی دەی وەختی ئەوە کە لەسەر ئەمە نووسیاگە لەسەر ئەمە بنووسێن کەس نایسێنێت و بەڕاحەتی خەڵک شکلات تعتیلەکە و خەڵک شکلاتی تعتیل کرد باوکە ساحێوە نیوەی بیزنسەکانە دنیا دەرتێت وەلێ تۆ تا بەیانی عەکسە کەسیف قەقەی ئەمە کاورا سیگاری وێ هەرەی کێشێت و گوێ نادابەتەوە دەی بۆ بزنێکی دەهاتی تێوە منێژێ و بۆ سیگارە کێشی لەبەرەوەی ئینسانت دەهاتیە کە بزنێکی دواکەوتەکە ئەحمەقە وا فکرەکە من وە قسەی ئەو تحریکەوم کە سیگار نەکێشم تەبلیغ بۆ سیگار مەکە مەرتی کە تۆ بڕۆ تەبلیغ بۆ شکلات مەکە تۆ بڕۆ تەبلیغ بۆ حیزی مەکە تۆ بڕۆ تەبلیغ بۆ گەوادی مەکە تۆ بڕۆ تەبلیغ بۆ کۆیلەتی مەکە تۆ بڕۆ تەبلیغ بۆ حەماقەت مەکە حەماقەت جورمە و تۆ ئینسانە ئەحمەقێکی و تۆ ئینسانە بسیار نافەهمێکی کە تۆ حاڵیت نییە لە دنیای ئەمڕۆژیە وای تەژێرە چه حەجمەیەکە و چه اتفاقی لە تۆ کەوتگە و تۆ فکرەکەی فرە حاڵیتە ئەوە کاک پەیمان سیگار مەکێشە و خەریکە حەشیشە کێشی بۆیە تۆ ئەمە مشتی بزنت دەهاتیە بەچکە حیزبیە کە ئەمە حاڵ و وەزعەکەیانە کە ئەیان وێنێ هەمە حاڵ و وەزعە هێمەز بەدەسە یەک مشت دەهاتیە بەچکە حیزبی وا فرە کەسێکیان لە کوردایەتی پەشیمانەوە کردەوە فرە کەسێ ئینکارە هویەتە کوردی خۆی کرد لەبەرەوەی مشتێ بزن و بۆگەن و دەهاتی معاسرەی کردو بە ناوی کورد وەختی زوان ئاوا سەقەتە وەختی زوان ئاوا سەقەتەوە تۆ معانیە مەسائل نافەهمی و کاورایە گەوج دانیشتگە بۆ تۆ هەڵسوڕاوی دروستکردگەیژی کەرخۆلە هەڵسوڕاوە سیاسی وەکو کەرخۆل ئەسوڕێتەوە دەوری خۆیان من دانەیە بچووکم بەدەستەوە بوو نیشانتان مەم کەرخۆل چه شەکڵیە یەک دەقیقم کاکە ئەمە کەرخۆلە ها ئەمە ئەسوڕێتەوە ها ئەمە هەڵسوڕاوە ئەمە هەرسوڵاوە ئەمە کەرخۆلە هەڵسوڕاوە سیاسی یانێ وەکو ئەمە هەڵەسوڕێتەوە یعنی چی هەڵسوڕاوە سیاسی تۆ ئەوێنی ئەمە ئینسانە ئەحمەق دروسەکە کاورا وەکو کەرخۆل ئەسوڕێتەوە هەڵێ هەی دەحفێ ئەسوڕێتەوە ناوی دموکراتە دەحفێ ئەسوڕێتەوە ناوی پەکەکە دەحفێ ئەسوڕێتەوە ناوە پارتیا دەحفێ ئەسوڕێتەوە ناوە سۆشیالیستە دەحفێ ئەسوڕێتەوە ناوی یەکگرتووە دەحفێ ئەسوڕێتەوە ناوی داعشە کەرخۆلە بۆ خۆی کەرخۆلێکە بۆ خۆی
هەر بەنێ بوەسی تۆقنیوە کافیە ئاوایە پێ بکەیتە سوڕێتەوە. هەڵسوڕاوە سیاسیە، معنایان هەست. ئەم کەلەماتە بنەجوولەکە دروستیان کردگە لە ناوە ئێمە، بۆیە ئێمە وا کاولین دەی ئێستا بابینە سەر شەڕ. دەرک و دەریافتە ئێمە لە شەڕ چییە؟ ئێمە تێگەیگین لە شەڕ، یعنی وای لە ناوی شەڕا تێگەیگین، وای لە ناوی شەڕا. هەدەفمان لە شەڕ چییە؟ وەکو سنە سوچەڕین، کەس ناتوانێت نزیکمان بێت و دقیقەن من فکرەکەم خەڵکە ئێمە لە شەڕکەربوون سوچەڕوا لە بەرچاویانە. با من قسەیەتر بکەم هەر بۆ پێکەنین. ئایەتۆڵا خەلخاڵێ بوو ئەوەڵی ئینقلاب، فرە کەسێکی ئێدام کرد. لێم دووە ڕادیۆ سدایە ئێران کەسێک بە ناوی حوسەینی موهری خەلخاڵی لە دەسەڵات کەوت و تەلەفۆنی بۆ کرد وتی حاجی شێخ خەلخاڵی گەرەکمە مساحبەوە تەکا بکەم. وتی بۆ نایتە ئێران؟ خەلخاڵی وتی. حوسەینە موهری وتی تۆ تەزمینم بکە تا من بێمە ئێران. تەزمینم کرد نامگری نامان کوژی تا بێمە ئێران. خەلخاڵی وتی دەی تۆ من تەزمین کە تا من بێمە ئامریکا. تەوەجۆکەی هەر کەسێ لە دەرماڵەکەی خۆیان پاڵەوانە. بزانن هەر ئیستا بۆ خاتری ئەوەی ئێمە ڕەبتی بەم بەحسە هەست، هەر ئیستا دانەیە لە هەولێر و نووساگێسی توخمە پارتی ئەگەر پیاگی بێ لە هەولێر ئام قسانە بکە. خاچگوێ بە ئەگەر مەسرورە بارزانی ڕەهبەرە پیاگە بێت لە ماڵەکەی منە گوو بخوا تاوەکو گابی دوورم بیگورم. ئەگەر تۆ پیاگی بێ لە ماڵەکەی منە گوو بخۆ تاوەکو گابوو گورم. ڕۆڵە من نەفەرێکم بوومە ئارومار 4-5 نەفەرەکەم. حەڵی بووی وەلێ لە گەلە کۆمەی ئێوە وا مشتێ حەیز و دزن لەوێدا کەوتگن، من بۆ تۆ 500 نەفەرم بەسوێ لە هەولێرا وەکو گاتان گورم. باوەڕکە ڕۆڵە گیان. ئیستێشە خەریکم ئەم کارە بکەم. ئیستا من خەریکم مەتنێ دروسەکەم بنیادەن ئەساسەن 500 سەهلە 500,000 1 ملیۆن دروسەکەم. دیکتە چۆن لای خۆمان بزنە گورن، بزن لە قنیەوەی گورن لەبەر خاتری و پێسەکەی ساڵم دەربێرن. هەر وا پێسەکە ساڵم دەرتێنینە و گورین. جا ڕۆڵە گیانەمانە قسە نییە تۆیەکەی. تۆ شەڕ نافەهمی، تۆ نازانێت دوژمنی چه شەکڵیە. تۆ ئەوە زانێتە ئێمە تۆین. ڕۆڵە گیان تۆ کامتان فرە پیاگە فرە قارەمانە بێتە ئەم ماڵی منە ئەگەر وەکو بزن نەم گوری لە تۆ کەمترم. بۆ ئەم دەرسە واجب و پێتی بەم ئەحمەق دەهاتی تا بفەهمی ئەو کارە من ئەیکەم خەیلی گەورەترە لە زەرفیەتە ڕەهبەرە گەوا دەکەیت و وا دوو کەلەمە قسە ناتوانێ بکە. بەو شەهامەتەوە من مەسئولیەتم قسانەی کە ئەیکەم گرتگمە ئەستۆ پیاگ ئەو پیاگەسە مەسئولیەتە قسەی بگرێتە ئەستۆ مەسئولیەتی وێ بگرێتە ئەستۆ. تەوەجۆکەن. با من نوکتەیەکی ترتان پێبێژم. ئەو سیاسەتەی کە فکرەکەن کەسێک ئەگەر ئینسانێکی عەسەبی و توندمەزاج بێ هەڵەچێ بە قەوڵە ئەوانەی حەلیم تووڕەی بکەیت تا هەڵچێ بۆ خاتری ئەوەسە کاورا غەڵەت بکە. کاورا وەختی تووڕە بوێت هەڵەچێ غەڵەت ئەکا. ئەمانە جۆزە تەکنیکای شەڕ و مزاکرەس. تۆ ئیشێ تەرەفە مقابل زەعفەکەی بدۆزی، تۆ تووڕەیکەی تا هەڵچێ. وەختێ هەڵچوو تەمەرکوزی نامێنێ، سرنجی نامێنێت، نازانێ چۆن دەست بۆ شوێنێ، شەلم کوێرم دەزەوە شوێنێ. جایسە گوێ بگرە بەبەم، خاس گوێ بگرە.
پەیمانە حەیدەری بە مەتنە خۆی سەوارە. بزانە لە سەرزەمینە ئێمە گۆرانی بێژە بوو بە ناوی حەسەن زیرەک. ئەزانی حەسەن زیرەک مهم یەکەی وا لەسەری چییە؟ حەسەن زیرەک سەوارە بەر گۆرانیە. مهم نییە شعرەکەی چۆنە، حەسەن زیرەک ئێژێتی. مهم نییە موسیقی ژەنەکە چۆنە، حەسەن زیرەک ئێژێتی. من کە وەختی هەڵەسم تۆ ئەگورم لە بیرمە باسی چیم ئەکرد بۆ کوێ خەریکم ئەڕۆم وە بە چ من زورێک جواوە تۆ ئەدەمەوە و ئەمسالە وەکو تۆ و ڕەهبەرەکەی تۆ و دەهاتیهایە وەکو تۆ. من هەڵ ناچم کە لێم تێکچێ، من هەڵەچم لەبەرەوەی تۆ خۆت تەڕکەی و ئەمسالی وەکو تۆ خۆتان تەڕکەن. ئێوە تا ئێستا لە بەرامبەرە پیاوێکی وا قەرارتان نەگرتدا. بەبەم ڕۆڵم تۆ مشتی دەهاتیت، حاڵیت نییە لە بەرامبەر ئینسانێکی دنیای ئەمڕۆژی کە بە پیچیدگیهای وجودە ئینسان ئشرافە کاملی هەست. ڕوبەڕوو نۆگی تۆ. بۆیە بڕێک لە یاران پێیان وایە کە ئێمە ئەگەر هەڵەچین و دوو سێ نەفەر ئەدەب ئەکەین و دارکاری ئەەکەین ئێمە تەمەرکوزمان لە دەستداگە. نەهەمیشە جوزە دیبەیتە کەس با خەڵکەمانە بفەهمێ ئەمانە تکنیکهای شەڕن، تکنیکهای مزاکرەن. تۆ چۆن ئەتوانیت زەفەر پەیاکەی بەسەر دوژمنە. من دقیقاً وامە ئەو کانتێکستە ئێستا خەریکم بەحسە ئەوانە ئەەکەم کە ئێوە دروست تەحلیلکەن، کە ئێوە دروست بفەهمن وانە کوێ. پس من لە ئیبتدا وتم من سوالەکەم ئەم جەهانە بۆ واسە، ئێمە بۆ واین، بۆ وامان لێ قۆمیاگە. شەڕ لە منزەرە ئێمە یعنی چی؟ چۆن ئێمە فکر ئەەکەینەوە؟ فکر ئەەکەینەوە لە بهترین حاڵەتەکانم بە من یە تەحلیلە ئێمە فعلەن لەگرا گیریە دێن. ئێمە فەرز بەمە ئەگرین، نیەت بەرخەیر ئەگرین. بۆچی پەکەکە لە بینی دوو بەردا لە قەندیلا ماگەسۆ ئەسکەرە تورک تێپەلاماری ئەدا و ئێمە فکرەکەین ئەگەر 5 ئەسکەری تورک بکوژرێ شەڕە گەورەیەک بووگە و لەم شەڕە پەکەکە سەرکەوتگە. چون ئێمە تعبیرێکمان لە شەڕ نییە، چون ئێمە لە بهترین حاڵەتا خۆمان وە سوچە ڕەزانین. سوچەڕیش فۆقی ئەمەسە ناتوانین بیخوان چون دەڕقیەس ناخورێت. ئەمە بهترین حاڵەتە بەرداشتە ئێمە لە شەڕە وەختی فکرکەین واقعاً پەکەکە هێزێکی کوردیە، واقعاً پەکەکە هێزێکی قەهرەمانە، واقعاً پەکەکە بۆ کورد خەریکە کار ئەکا و ئیستا کە شەڕ ئەکا و ئێمە بەمەئێژین شەڕ قەهرەمانە. بۆ قەهرەمانە وەسە سوچەڕ، وەسە سوچەڕ، وەسە پشتە سوچەڕ. لەگرا تۆ ناوێنی ئەم قەهرەمانە فاتح وێ و شەڕ بۆ فەتح بکە، شەڕ بۆ سەرکەوتن بکە. پس ئێمە تعبیرمان لە شەڕ نییە. بۆ نێسمان چون لە زەرفە 300 ساڵە ڕابردووە و مەیدان بۆ ئێمە نەما ئێمە ژنەڕاڵ پەروەردە بکەین، سەردار پەروەردە بکەین. مەیدان بۆ ئەمە نەما 4 دانە ئینسانە ماقوڵە قودرەتمەند بێت بەحسە شەڕ بۆ ئێمە بکە. بامنیسە یەک نوکتە لە کتاوە سنتزۆ بخوێنمەوە بۆتانی تەفسیر کەم و ئەیدەم لە واقعیاتێک ئێوە ئەیزانن. ئەژێ بە تۆرە کولی دەرجەنگ بهترین سیاسەتی این است کە دەوڵەت صحیح و سالم و بی دەستخوردگی تەسەڕف شود. بدترین کار از میان بردن و انهدام دەوڵەت است. لە ناوی شەڕا باشترین کار ئەمەسە محاولە بکرێت دەوڵەتێ بێ ئەوەی دەست بخوات، بێ ئەوەی لە بینی بووەی دەوڵەتەکە بە تەمامی ساختارەکەی وە بگری. دەوڵەتەکە بە تەمامی ساختارەکەی وە بگری و نێڵی دەوڵەتەکە بترازێت. آدمکشی را تشجیع و تشویق نکنید. ئەمە سنتزۆیەژێت. منقاد کردن ارتش دشمن، منقاد کردن ارتش دشمن بهتر از منهدم ساختن آن است. خب با ئەمە تۆزیح بێنەوە. ئەرتەشی دوژمن بە ئینقیادی خۆت دەربێنی فرە باشترە لەوەی کە ئەرتەشەکەی نابود کەی و بیان کوژی.
ئەمە یعنی چی؟ مثالێکتان بۆ لێبێرم. ساڵە 2003 ئەرتەشە ئەمریکا ئەرتەشە عێراقی لەبەین برد، لەبەینی برد، مڵقای کرد. بەڵام خودە ئەمریکا ئەرتەشی دروست کرد. سوال: ئەگەر ئەمریکا لە عێراق ئەترسێ و لە ئەرتەشە عێراق ئەترسێ، بۆ خۆی ئەرتەش دروستەکە، بۆ خۆی ئەرتەش دروستەکە. ئایا ئێوەم سوالتانە لە خۆتان کردگە ئەمریکا ئەگەر داگیرکەرە بۆچی ئەرتەشی عێراقی دروزەکە؟ مەگەر ئەرتەشەکەی سەدام حوسێن سەربازەکانی هەرم خەڵکی عێراقە نەبوون، فەرماندەکانیشی هەرم خەڵکی عێراقە نەبوون، چۆن دووبارە هات ئەرتەشی دروست کرد بۆ عێراق؟ تەبیعەتەن ئەمریکا هەزینەیەکی فرەی کرد. ئەمریکا بۆ منهەدەمی کرد. وتیان ئەمریکا 3000 میلیارد دۆلار پوڵی لە عێراقا سەرف کردەکە. ئەرتشهایە کە هاتن بۆ گرتنە عێراق کۆمپانیهای بلاکواتەر بوون، ئەرتشە خصوصی بوون، ئەرتشە خصوصی بوون. لذا ئەمریکا بۆ خاتری ئەوەی بچاپێ کۆمپانیەکان بچاپن لە بودجەیە عمومی، بۆ خاتری ئەوەی هەزینەکە فرە بکات تا خەرج فرە بکرێت، یەکێک لە بەهانەکانی ئەوە بۆمانە ڕەفیق حیزبین بەعسیم و ئەرتەشە عێراقی باتڵەوە کردو و سەر لە نوێ ئەرتەشە عێراقی دانیاوە، چەک و چۆڵی هاورد، ئەسلحەکەی گۆڕین، چەکەکانی گۆڕین، چەکە خۆی داپێیان. ئەرتەشە عێراق ساختارە ئینگلیسی بوو، ساختارە ئینگلیسی بوو، ئەسلحەی ڕووسی بوو. ساختار ئینگلیسی، چەک ڕووسی. باتڵی کردو و سەر لە نوێ خۆی داڕشتۆ بە ساختارە ئەمریکایی و بە ئەسلحەی ئەمریکایی. هەزینەیەکی فرێنیا سەر دەسە مەردەمە عێراق. و تا ئەم دەقیقەیشە ئەرتەشێکی قودرەتمەند لە ئەرتەشە عێراق دروست نەوگەن. سوال، ئیسە سوالە گەورە. سنتەزۆ وتی ئەرتەشە دوژمن منقادی بکە لە بینیمەوە. سوال: 200,000 پێشمەرگەی بارزانی و پارتی بۆ ماگنۆ، بۆ تورکیە و ئێران و عێراق و ئیاڵاتە متحدەی ئەمریکا تەحمولیانەکە، بۆ یەکێتی و پارتی ماگنۆ، بۆ پەکەکە بە قەندیل و ماگەسۆ، چون فرە ئازان، چون کەس چاریان ناکا، چون فرە قارەمانن. کێ ئێژێ ئێمە چارە کەسێ ناکەین لە هیچ جبهەیەکە؟ مەگە پارتی نایژێ؟ کێ ئێژێ ئێمە چارە داعش ناکەین چەکەکەی فرە قەوی بوو، چارە هەشت ناکەین چەکەکەیان فرە قەوی بوو؟ فەرماندەهانە پێشمەرگە مەگە نایژن؟ مەگەر نایژن دێخۆ من نایژمەوە قسە. کێ ئێژێ ئێمە چارە کەس ناکەین؟ فەرماندەکانە پێشمەرگەکان خۆ لە سەنگاوی ئۆسانار، ئەمانە گشتی فەرماندەن. حەمەنانەوە، ئەمانە گشتی فەرماندەی پێشمەرگەن، مەگەن نیەن؟ کەمال کەرکووکی ئێژێمە چارە کەس ناکەین، چارە تانکە ئابرامز ناکەین، کاکە خۆشەڕی دەوڵەتێکمان پێ ناکری. ئەی تۆ بۆ 200,000 نیروی مسلح هەز بۆ هەسە؟ بۆ ئێران تەحملەکە، بۆ عێراق تەحملەکە، بۆ تورکیە تەحملەکە، بۆ تورکیە تۆ بە شاخەکانە قەندیل و تەحملەکە؟ سوالە لە خۆتان پرسیارکەن. جواب: ئەمانە منقادن، قەیدیان واوە سەرەوە. قەید چییە؟ بۆ کێسم قەیدە؟ ئەرتەشێک کە منقاد بووە بە کەڵکە کێتێت، بە کەڵکە کێتێت. ئەم ئەرتەشە مەگە دروست نەوگە لەم سەرزەمینە دفاع بکە، لەم مەردەمە لەم خاکە دفاع بکە. دەئیستە تەمامە قەوارەیە ئەرتەشە ماگەسۆ، حقوقیشی ئەدەن، ئەسلحەیشی پێدەن، وەلی بۆ کێ ماگەسۆ؟ ئەو ئەرتەشە نەقشە پۆلیسە ئێرانە گێڕێ، نەقشە پۆلیسە ئەمریکا گێڕێ، نەقشە پۆلیسە تورکیا گێڕێ. کاملەن دروسە، کاملەن دروسە. سنتەزۆ وەختی ئێژێ ئەرتەشە دوژمن مەکوژن، بۆ خاتری ئەوەی لێودا تو خۆت ئێشێ ئەرتەش دابنی و نیروی خۆت. دەئیستە تۆ نیروی و کاورا هەست، خۆی کۆنتڕۆڵ ئەکا، خۆی مەردەمەکەەوە بۆ کۆنتڕۆڵ ئەکا. تر چی پێویستی هەست تۆ بیکوژی؟ کارەکەت هەرزان بگۆ، خۆی مەعاشیەدا، خۆی حەقیەدا.
ئێوە دیتان پارتی و یەکێتی لە شانۆیەکا کە لە کەرکووکا گێڕایان دەرچوون هەنێ تەقایان کرد و دەرچوون وتیان چاری ناکەین جاری کەس ناکەین و ئەمریکا لەسەر خەت نەبوو ئیسرائیل لەسەر خەت نەبوو دەگەیان لێدەن و کوردۆسی نییە ئەرتەشە منقاد فەرماندەکانی وا قسە ئەکەن تۆجیژی دەست بێ دەسەڵاتم و کارێکمان پێ ناکری و براڕۆ لێما قۆمیە دقیقەن کاریەوەسە ئەمانە ئەرتەشە مەردەم نیەن پێشمەرگەیە ئومەتە کوردی نیەن بۆی ئێمە وتمان مشتێک گەڵدەڵپنی بۆ گەنی پێش دەرکەی گەوا دەبنە ماڵەی بارزانی تاڵەبانی پەکەکەیش مشتێ چەتەی سپێهونە قژڕشکنن هووە و بنە بەردانەوە بۆ ماگنەوە بۆ لە بین ناچن بۆ خاترێەوەی کورد لە بین بوون ئەرتەشە منقاد مردمە سەرزەمینە خۆی و خاک خۆی لە بینەوات و بۆ بێگانە ئەی پارێزێت ئەگەر تۆ لەمە تێ بگەی ئەمە دەرسهای ئەوەڵیەس لە هەرچی دانشکدەی ئەفسەریە سنتزۆ دەرسەدەن تا تۆ فەرماندە دروستکەی تا تۆ کەسێ دروستکەی بتوانێت ئەستراتیژیە شەڕدا بنێ چەندێ لە ئێمەمانان لە شەڕ حاڵیمانە چەندێ لە ئێمەمانان حاڵیمانە لە شەڕ تۆ چۆن حەمەنانەوا و خولە سەنگاوی و وەسانعار و هەنێ تێ هەڵدریاگە گەڵدەڵپن و حەمەی حاجی مەحمووی سۆشیالیست وا ئێژی بەرمی لە ترشیە بە ئەسڵحەیەکی زلو و شەڕەکەین و کۆسرەتە ملارە چاوقیچ و کۆسرەت قارەمانە و هەڵی سوڕێنێت و تەکە تەکی سەریتی و کۆسرەت تێوە چۆن تۆ قبوڵەکە ئێمانە چارە کەس ناکەن و هیچ غەڵەتێکیان نەکرد و بۆ کێ دروستیان کردگەن ئەمە بۆ کێ دروست کریاگە ئەمانە نیروین کە لە مقابڵت دوژمنە ئەوێسن دوژمن کێس چۆن دەوڵەتە ئێران قاسمە سولەیمانی 200,000 شۆخی نییە 200,000 کاوەڕ بەربە ئێران ئەکاتە لە میەزرعە هەروە لە وەڕین 200,000 قەوچەقانی وەدەست بەربە چاوە 20,000 نەفەر دەرتێرێ 200,000 کاوەڕ بۆ کێ دروست کریاگە بۆ تەحمل ئەکرێن خۆ ئەم سوالەیەوە تەبیعەتەن لە خۆتانی ناکەن فکرەکەن فرە زرنگن بزانە دانەیەک ئەمڕۆ لە هەڵەبجە یارێک لە تەئیدە قسەکانی منە کە کتێبە ناوی شەڕە براکوژی نییە وتی کەسێ خاترەیەکی بۆم باس کردگەوت کەسی چووینە کرماشان بەری قەرارگای ڕەمەزان چەک و چۆڵ بگرین بزوتنەوەی ئیسلامی پارتی و یەکێتی هەرسێکەمان لە یەک مەغزەن چەک و چۆڵمان گرتگە ئەزانی ئەم خەڵکی ئێمە فکر ئەکا ئێستا چۆن فکرەکە لە باشترین حاڵەتە وا فکرەکاتۆ کە ئوسوولەن دەوڵەتە ئێران گەرەکی کوردی یەکتری بکوژێت و کورد خۆی ئەمە نافەهمێت و ئەسلحە ئەداوە و بزوتنەوە ئەسلحە داوە پارتی ئەسلحە داوە یەکێتی و یەکێتی و پارتی و ئەوانە ئەقلیان نییە کوردکوژی ئەکەن دەوڵەتی ئێرانیش نەف ئەوا لەم کوردکوژیە وانە تۆ حاڵیت نەوگە لە سیاست وانە کوردکوژی مهم نییە بزانە سەدام حوسێن وەختی شیمیایی هەڵەبجەی کرد بەر لەوەی بۆمبەکە فڕەباتە خوارە و لافیتەی بە ئاسمانەوە فڕەدا خوارە و کاغەز وتی خەڵکی هەڵەبجە چۆری کەن بوومی لێدەم ئەوانەی هەڵەبجەین ئەتوانن تەئیدی کەنم قسەی منە کێ نەیهێشت خەڵکە هەڵەبجە بڕواتە دەرەوە کێ نەیهێشت یەکێتی نەیهێشت پارتی نەیهێشت بڕۆنە دەرەوە شەوکەتە حاجی مشیر وتی دارای حاجی ئیبراهیمی چەرمەگا وتی لە مقابلەکەی خۆیان سەدام حوسێن خۆ نەیگەرەک و بکوژێ بەڵام بۆچی شیمیایی هەڵەبجە واجب بوو بۆ واجب بوو سەدام حوسێن گەرەکی و نەیخاتە سەری مردمەکە بیخاتە ناوی شارەکە یعنی من چەکە شیمیایی بەکارتێنم بەڵام چەکە شیمیایی بۆ واجب بوو بۆ خاتری دووشت
ئێران و عێراق هەرتکیان گەیونە بۆمبەس لەم شەڕە و مەشیئایە جمهوری ئیسلامیە کە ئەیوت ڕێگەی قودس لە کەربەلاوە تێپەڕەوێت و ئێشێ خاکە عێراق بگرن تا بڕۆن بەرەو قودس نێتوانی لە شوعارەکانە خۆی پاشە کشەکاتەوە. بیانووی گەرەک و تا شەڕەکە ڕاگرێ ڕەفسنجانی وتی سەدام حوسێن وەختێ شیمیایی ئەدا لە شارە هەڵەبجە وا ئەکا بە مەردمە خۆی ئەگەر بیدایە لە تەورێز و لە تاران و لە ئەسفەهان ئێمە چیمان بکردایە بۆ ئێمە مەجبور بووین سوڵحکەین لەگەڵ سەدام حوسێنە. سەدام حوسێن کەڵەگاس و بەردریاگەسە ئەم ناوچە و باوک ساحێومان دەرتێنێت و با بڕۆین سوڵحکەین. هیچ کەسیش سازمانە ملل متحدیش ئیعلامە جەنگی بەر عەلەیه سەدام حوسێن نەکرد کە ئەسلحەیە مەنع کوشتارە جەمعی بەکاردێرێت. کاربردی بوو نەنگەرەکە کورد بکوژن کورد کوژیا وە چ دەردێگەخوا ئەرزە سوختەوە چ دەردێگەخوا کورد ئێشێ بمێنێ تۆ بیچەوسێنی تۆ کارە بۆ بکا زەمینە بۆ ئیدارە بکا سروەتە بۆ تەولید کە باوک ساحێوی دەربێری. ئەمە خەیلی غەڵەتە تۆ فکرکەی دوژمن فەقەتی تو بکوژێ بەلەش و بکوژێ بۆ بکوژێ کاوراتوانێ ماچە بکا بۆ بکوژێ کاوراتوانێ بواتە ناوی تەختە خاوەکەی خۆی بۆ بکوژێ گەوجوگە شێتوگە هاروگە بریتانیای پەلامارە ئەفریقایان ئەدا شەڕیانە کرد تەکە ڕەشپێسەکانە لەبەرەوەی ئەسیریان کەن بیانون بە دیلی بیانگن و کاریان لێ بکێشن بۆ بیان کوژن خۆ قەساو نیەن خۆشێت و هار نەوگن کەی دەسەڵات وایەژەی بۆیە ئێمە لە شەڕ حیچێ تێ نەگەیگین فکرەکەین شەڕ کاوراگەرێکیسی حتممە بکوژێ کاوراگەرێکیسی تۆ تەسلیمی بوویت تەسلیمی ئیرادەی بوویت گیان و ماڵ و ڕۆح و وجودت بخەیتە اختیاری. با من تیکەیتر لە سنتەزۆ بۆتان بخوێنمەوە. پس ئێوە دیتان بۆ خاتری ئەوەی کە تۆ مردمی فتحکەی دەوڵەتەکەی دەستکاری نەکەی باشترە چون تۆ ئێشە سەر لە نوێ خۆت دەوڵەتێکیان بۆ دانێت و فرە هەزینە هەڵەگرێ و ئستقراریش پێیان ناکات. بۆیە ئێوە دیتانە ئەڵمان وەختی فەڕەنسای گرت خۆ نەهات قەتڵامی خەڵکی فەڕەنسەکە دەوڵەتی بۆ دانیان و لەسەر ئستراکچەرە دەوڵەتە فەڕەنسە مارشال پەتەنی هاوردانیا بەسەریوە. تەوەجۆکەی پس بەرداشتە ئێمە لە شەڕ وەکو شتێ بەرداشی شەڕە سەگە. ئێمە بەرداشتمان نییە لە شەڕ بە معنایە واقعیە شەڕ بەڵکو شەڕەسەوا لە بەرنەزەرمانە حەزەکەین بە شەڕەسە و شەڕە کەڵەشێر و شەڕە ناو کوچە و کۆڵان و وەچەقۆ بین لە یەکتری و ئێمە ئەگە وەچەقۆ نین لە یەکتری ناتوانین شەڕکەین. بۆیە کاوران نافەهمێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەریکە شەڕە نظام سوڵتەی جەهانی نوێنەرە نۆکەرەکانی بەناوە کۆرپۆریشنەکانە ئێرانی تورکی سووری ئەکا و تەواوە نۆکەرە نۆکەرەکانی حیزبەکان و دەسەڵاتە کارتۆنیە مشتێ بۆگەن نافەهمێمە نافەهمێشە چ شکلیە وەزانێتە شەڕ شەڕە سەگە دوودانە سەگە هەوشار بەرباتە گیانێ یەکتریەوە مەڕە مەڕیان بێ نازانێ شەڕ چ شکلیە چۆن ئامادەکرێن. خۆ بابێ مەسەلە نوکتەیەکی تر هەر لە سنتێزۆ خۆ پەتۆ ئیستە زانیت چواردانە گەڵتەڵپنە بێفەڕە حیزە بەناوە پێشمەرگە تەواشا کرد ئەسڵحەیشی بوو چەکی بوو هامری بوو ئەمە هێزە تۆ نییە نەفەهم ئەگەر هێزە تۆ بوایە قابلە تەحمل نەبوو بۆ ئەمریکا بۆ ئیسرائیل بۆ ئێران بۆ تورکیە قابلە تەحمل نەبوو تەحمل نەیەکریا. سنتەزۆ ئێژێ بە دشمن پسران و دختران جوان بدهید تا سرشان گرم شود. یعنی جاکەشی بکەن بۆ دژمن یعنی گەوادی بکەن بۆ دژمن ئێژێ گەوایی بکەن بۆ دژمن کوڕە زەریف و کەنیشکە زەریفیان پێبەن با سەرگەرم بوێ دژمن سەرگەرم بوێ. ئەمە پێژن ئەستراتژیە شەڕ خۆشەڕکردن ئەوە نییە تۆ تەقە بکەیت و چەپەڵ دەست بۆشێنیت و خوێن ڕێ بخەیت و بۆگەنی بخەیتە ڕێ و ئەمەی تر ئاخری نەهایەتی سی
کە تۆ هیچ غەڵەتێ نەکەی چمودان نیشان بەی. کەسێک کە ڕاو چییە؟ ژێسێ نانێ بە کەوێکۆ، ناینێ بە کەوێکۆ. تۆ یەک فیشەکی ژێسێ بەی لە کەو پەڕوپوتیەکە حەجێکی پێوە نایاڵیت. ژێسێ تفەنگە کەو کوشتن نییە، تاپڕ تفەنگە کەو کوشتنە. ئێشێ ساچمەکەیشی چواروێ وردوێ ورد 2 ساچمە 3 ساچمە با لێکەوەکە بخورێت. تۆ ئەگەر مەجبور بووی بە ژێسێ کەو بکوژی، ئێشێ نەدەی لە کەوەکەیشێ بەی لە بەردەکەی بەردەمی پڵاشە بەرد بیکوژێت. ئەنا تۆ بە ژێسێ بەی لە کەو نابوود یەکەوە نیشانەدا تۆ نەخۆشی، تۆ ئینسانە نەخۆشێکی، تۆ ڕاوکردن نازانی. ئەنا ڕاو ئەوە نییە تۆ بەی لە حەیوان نابودیکەی، تۆ ئێشێ تەمیز حەیوان بکوژی، یەک فیشەک بەی وە ناوچاویە داکەفێ. ئێستا گەرەکتە کەلەکەی بخۆی یا کەلەکەی هەڵگری، کەلەکەی نەتەقێ بەی وە بندەسیە دقیق بەی لە بندەسی با لە قەلبی بیخە. ئێخۆ سەلەیە فیشەکی پێیان نایاڵی تەواوە گیانی کونکونکەی، حەچێکی پێوە نەهێڵی. تۆ ڕاوکەردێت و ئینسانە نەخۆشێکی، تۆ شەڕ حاڵیت نەوگە نافەهمی شەڕ چه شەکڵیە، وەزانیتە شەڕە سەگە. ئێژێ وە دوژمن کوڕوکەنیشکە زەریف بە گەوادە نەگەوا نییە، گەرەکێ تە باتۆ ملی سەردا، گەرەکێسی ئێرادە لێ بسێنێت سەرگەرم ئەکا وە سێکس سەرگەرم ئەکا. تۆ فکرەکەی دەوڵەتە ئێرانی ئەحمەقە فاحشە هەنێرێتە هەولێر و سلێمانی. ئەحمەقە نیوەی کەنیشکەکانی ئێمەی کردگەسۆ لەش فرۆش ئەیان هەنێرێتە ئەملاولا فێریانی کردگە لەش فرۆشی بکەن. ئەحمەق نییە، نظامە سوڵتەی یەهودی و مەسیحی ئەحمەق نییەن، ئەسڵەن ئەحمەق نییەن. چی وا لە وجودت وا لە تۆ ئەیسێنێتەوە ئەم کارە؟ سنتەزۆ ئێژێ بە دوژمنت کوڕ و کەنیشکە زەریف بە بۆ تا سەرگەرمیانکە سەرگەرمەوە. بە ئەنها ئەبریشەم بدەهید تا هەوا و هەوەسشان تەحریک شەوت. ئەوڕێشمیان پێبەن، حەریریان پێبەن. حەریر ئەوسا ئەوڕێشم وەکو شتێ لە چینا وەجێی پوڵ بەکار هاوریاگە، شتە گرانبەهایەک و گەوەک و زێر وەکو تەوا. ئەوڕێشمیان پێبەن تا هەوا و هەوەسیان هەڵسێ، هەست بکەن بە شەهەوات و تۆژۆکەی. من دوێکە مثالەکەم لە دیبەیتەکەی کتەکە کامەرانەدا سەلکە دۆلاریاندا بە خەڵکە حەلیم کاورە نەیپرسی ئەمە بۆ پێدەی، 6 موچەیاندا بە کاورە قنی خستۆ پاڵە نەیوت ئەمە بۆ پێدەی. ئەو 6 موچەیان کە دا بە تۆ ئیرادەتیان سند، پیاوەتی و گەورەییتیان سند. کاورای مەهابادی مەگەرە و کارم بۆ دایکە تۆ کردوێت داوێتم و حەریف. کاورای بۆگەن دێخۆشتانە بۆ تۆ عیب نییە، ئەوانە دەرەجەز بۆ ئێوە دەرەجە. بەرزەونەوە پێی هێژێ ژنێ وە ژنێ وتی شێخ فلانە کەس فلان و فیسار پێکردە، گوتی و گیان حەوم چێشن. وتی وەڵا حەوم چییە؟ ئێوە حەوتان چییە؟ شغڵە دەستان ناکەوێ. پس سنتەزۆ لەگرا ئێژێت گەرەکتە دوژمنت نابودکەی کوڕوکەنیشکە زەریفی بۆ بەهەنێرە تا سەرگەرم بوون. ئەو ڕێشمیان پێ بە با هەوا و هەوەسیان زل بێت. ئیستا با من مەسادیقتان بۆ بێرم. هیچ کەسێ لە خۆی نەپرسی پالت دۆلارە ئەمریکایی بۆ ڕژیا حەلیم بۆ بەشیان کردە سەرە مەردم، بۆ 6 موچەیاندا بەم خەڵکە کە ئیستا ێژن موچە نەماگۆ ئیتر نایەندنێتەوە، نەماگۆ و نادنیتەوە چون مەردمەکە مەشەیە فاسد بووایە، ئیرادەی شەڕکردنیان تیا بکوشتێنە، ئیرادەی مەردانەگیان تیا بکوشتێ. خەڵک فێر بووایە وە حیزە و خۆفرۆشتن وە خایەماڵی و ڕیاییکردن پوڵوە دەست بێرێ، وە دزیکردن وە پێ ئەسەرە درۆنیان فێرە پوڵ دەراوردن بووایە.
وە کوردی ئێژێ ڕۆن وەختێ فرە و قنی پێ ئەهەنوی وە کوردی ئێژن وەختی ڕۆن فرەوێ قنی پێ ئەهەنوی پوڵ وەختی فرەی کرد پوڵ وەختی فرەی کرد لە سک و ئەمانە دەرچوو ئەڕواتە ناوە سکس تەکی ژنێکا بیکەم تەکی دوو ژنا بیکەم تەکە نێرە موکێکا بیکەم تەکە دوو نێرە موکا بیکەم سیانی وە یەکۆ بیکەم لەسەر و بیکەم نازانێت چی پێ بکە نازانێن بەم پوڵە قودرەت تەولید بکە گەرە کەسی حەزی لێ بووە ڤیلەی بێت و سکس بکات و فکرەکە فرە زرنگە ئەم فاسدە فکرەکە فرە زرنگە لە خۆی ناپرسێ چیان لە من چەند تۆ فرە زرنگی دەوڵەتە ئێران مەجای پێداگە پوڵ بخەیتە گیرفانە بڕۆی لە مازندەران و لە گێڵانە تەکە فاحشە بخەفی تۆ فرە ژیری فرە قارەمانی لە خۆت نەوە پرسی دەوڵەت ئێران و کارە بۆوە تۆکە دەوڵەتە تورکیە چۆن تێڵێت تۆ نەوت بفرۆشی نەوتەکە بۆی ڕێ ئەستانبوڵا بیدەیت تۆ فاحشە لە تۆ بکە پیا و لە ئەکسارا و کرمانج لەوێ گەوادی بۆ بکە تۆ لەوێ سکسکەی لە خۆت نەپرسی چیت هەسکلێتی ئەسێنن چیت هەسکلێتی ئەسێنن و حازرن ئەو پوڵتە پێبەن تۆ فکرەکە ئەمانەیەم دنیاوە نەڕێوە گەوجن تۆ فرە ژیری پوڵ دەسە کەوتگە تۆ فرە ژیری حیزە حیزە ئەەکەیت لەوێ پاڵە داگەسەوە بزانە چیتریان لێت چەندگە عقوباتە ئەم پوڵە مفتەی وا خواردە بە ناو چاوان تا تێتە دەرەوە بە بەرچاو تا بووگەنیە خۆت و خانەوادە هەڵەسێ ئەیوێنیت ڕۆژگار ڕزاڵەت ئەوێنیت چۆن ئەمە ڕزاڵەتی وا لە شوێنە بەیەدیش فارسی ئێژێ هیچ پشیلەیە لە ڕێی خوا مشک ناگرێ ئەیگرێ بیخوا هەچ کەسێ مفت قەرانێەوە تۆ نادا تۆ فکرەکە خۆتە فشۆ کردە و واسەتە کرد و تو من پێشمەرگەی دێرینم و پێشمەرگەی ناو سەنگەرم و پێشمەرگەی پشتت دەرکە بووگم و خانەوادەم ئەنفال بووگن و ئەنفالانە ئەگریت و بێوەژنانە ئەگریت و شەش حقوق گرت مەعاشە گرت بردتۆ نە تۆ فاسد بووی بۆیە ئێمە بە یاران وتمان هەرکە چووە ناوە پوڵبازی و موچەبازی با بزانن ئەمانە هیچ کامیان کارە سیاسی نیەن دەربهترین حاڵەت ڕەبتیان هەست بە فەساد اقتصادی و ئیمکانی هەست لە هەر دەوڵەتێکا دروست بێ بۆیە تۆ مەکانیزمێ تعریفەکەیتەوە مفسد بگریت ئەمە ئینقلابی پێ ناکرێت ئەمە دەوڵەتی پێدا نانرێت ئەمە مردم ناونە ساحەوە دەسەڵات پێی بە موچە و پارە و موچە و پول و موچە و پارە و سکس و سعدی ئەحمەد پیرە لەگەڵ ژنێکە خەریکە سکسەکە دێوە منجی چاوی تۆ دەرهات بۆ تۆ مەگە حەسوودی وە تۆ چی ئەم بکەر و ئەو بدەر و هەرتک ڕازی و ئێوە چڕەبتێکێس حەسوودی مەیلیسی ئەکە مەیلیسی ئەدا وە تۆ چی ئێمە لە بەشە سیاسیە وەختی قسە ئەەکەین قسەکەمان ئەمەسە ئەو سکسە وا تێر نییە هەولێر بۆ تۆوە تەبلیغی ئەکەن بۆ خاتری ئەوسە ئیرادەی تۆ بکوژێ دوژمن ئەو کارە بە تۆکە دوژمن تۆی خۆش نەگەرەکە تۆ ئەکات و فاحشە تۆ ئەکاتە جندەباز خۆشتی نەگەرەک کاری هەست بەمە ئەمە جواوی داگەسۆ وەختی هاوڕێشمە پێدا زێڕە پێدا پارە پێدا کاری هەست بە پارە حیزە ئەکا قودرەتت یاکوژێ کوردیە شتێکی واتیایشی بیکوژی مەردانەگیەشی بکوژی کوردیەتی تیا بکوژی بەچی ئەیکوژی بە 1001 ڕەوش کە من گشتیم باسم کردگە چۆن ئینسانە کوردیان کوشت سەرزەمینە کوردەواریان لەبەین برد تۆ وەختی ئەمانە نافەهمی فکرەکەی شەڕە سەگە کاورا لە بهترین حاڵەتا سڵە سوچەڕە کەس پەلاماری نادا وڵا چواردانە ڕشکنە پێکاکاییە بۆگەنە سپای قوتس لە بدە بەردێکە لە ئەشکەوتێکە مقاومەیان کرد دوو سەربازە تورکیان کوشت دێخۆکە چی دێمە کە ڕواتە قاڵبە کامە شەڕ کامە ئەستراتیژیە شەڕە تۆ هەدەفت لە شەڕ چییە تۆ شەڕ بۆ ئەەکەی دەست بۆ ئەسلحە بۆ ئەوەی تۆ هیچ تعبیرێکە نییە فقط شەهواتە ئەرزاکەی ئەزانی بەچی شەهواتە ئەرزاکەی ئەزانی تۆ هەدەف لەم حەپە چییە ئەیکەی تۆ ئەوی تۆ باعسمانەوەی دەوڵەتە تورکیە ئێران و خەساندنە ئێمە تۆ ئەرزای جنسی ئەوی وەدینەم تەسویرانەها دەسپەڕەکەی بەمانە
ئەو کەسە ئەو عکسە ئەگرێ بێجگە لە هەدەفە جنسی هیچ هەدەفێکی تری نییە پەرچە شۆڕ و قنگە خڕ و سەریکە لە پشت و لە قنگ و عکسگیریاگەلیە بەم وازەحیە قسە بۆ بکەم خۆ دیت هەرچی شتە لەم دنیا حەساو کتاوی هەست کاورا کەر نییە ئەو گشتە زەڵف شۆڕی هاوردگە یەکی ئەسڵحەیەکی داگە یەکێ لە خۆشترین ژانرهای فیلمە سەکسی سکسە تەکە ژنە معلمە و عینەک و تەکە ژنە پۆلیسە فرە پیاگێ چون قینی تێ لە پۆلیس حەزەکا کەلیشکە پۆلیسێ بگرێتەکیا سەکسکە ئاو ئینسانە حەقیر حەزەکاتەکەوە سکسکە تحریکە جنسیەکە بۆیە هەرچی لادی و دەهاتی و ئەحمەق و جاهلە ڕواتە ناوی ئەمانە بۆ سەکسە ڕوا هەرچی بۆ گەنە ڕواتە ناویان هەر کەسێ ئەم عکسە ئەگرێ ئەزانێ بۆ ئەیگرێ و مخابرەیەکاوە بڵاویەکاتەوە وەلی تۆ نافەهمی تۆ ئەمە نافەهمی و تۆ ئەوی تۆ هەوێنە ئەم شەهوەتە چون ئینسانە شەهوەتیەکی بێعەقڵی حاڵی نییە لە دنیا تعلیم نەدریاگی من ئێشە تیکەیەکی تر بخوێنمەوە خەریکە هەر لەو کتێوەیەژێ در زمان این سلسله امپراتوری هنگامی که بنیانگذار آن به فرماندهانش دستور حمله به شو را صادر کرد چنین حکم نمود در تمامی شهرها و استاندارهایی که تصرف می شوند شما به نام من باید خزانه و انبارهای عمومی را خالی کنید و آنها را به مصرف تفریح افسران و افرادشان برسانید آنچه دولت خواهان آن است فقط زمین است آنچه دولت خواهان آن است فقط زمین است امپراتور فەرمانی دا بە سپاهیانی وتی هەر شارێکە گرن هەر ئۆستاندارێکە گرن زەخایر پوڵی ئەمبارەکانی بیشکێنن بڵاوی کەنەوە بە ناوی گشت کەسێکە ئەفسەرەکان و ئەفرادەکان و مردمەکانیان بیخوێن حەزی پێ بکەن تاڵانی کەن بۆ دەوڵەت مهم نییە ئێمە و پوڵمانە نەگەرەکە خاکمان گەرەکە دەوڵەت خاکی گەرەکە جوولەکە لە سەرزەمینە ئێمە خاکە ئێمەی گەرەکە نەوت بۆ خوات خۆی پوڵە پێدا خۆی پوڵە پێدا ئەمریکا خۆی هات کە عێراقی گرکە پیاگ بوو بێژێ نەوگە و لە بەرامبەر ئەمریکا وەختی ئەیر و گەوگە و پیاکتان تێەوە بێژێ نەوگە و دێ ئەو نەفتەوە مفت بوودای چه غەڵەتێکتان نەکرد ئیستە بیوا چه غەڵەتێکەکەن کورە ئەو سەرزەمینی گەرەکە خاکی گەرەکە خاک ئەفەهمی ئەم گۆی زەمینە ئێژێ لە ژێرە دەسەڵات یاوێ حاڵیتە وەختێ سنتەزۆ ئێژێ دەوڵەت دەستکاری مەکە فەتحێکە ئیکەی با دەوڵەتەکە ساڵەمێ تۆ ئەفەهمی ئامریکا ناپەنەمێت ئەو خاکە وا لە ژێرە ئینقیادە خۆیە و ئەیدا خۆت ئیدارەیەکەی وەلی تۆ نۆکەرە ئامریکای تۆ تەجاوز پێکریاگە ئامریکای تۆ عروسەکە دەسە ئامریکای ئەمریکا هەر وەختی مەیلی بوێ ئەدواتە هیجلە ئاوساکە هەر وەختی مەیلی بوێت تەجاوزە پێەکە تۆ ئەمانە ئەفەهمی تۆ چێنی لە سیاسە حاڵی بووگە هەڵەخەیت و داخیت و شەڕەکەین و چەربان کرد و تۆ ئەسان نەزانی بۆ گەن شەڕ چه شەکڵیە تۆ نازانی شەڕ چه شەکڵیە چون هیچ وەک لە قەبارەتە لەم سەرزەمینە سەرداری هەڵ نەکەوت کە لە تەیە 300 ساڵە گوزەشتە بە تۆ نیشان بە تۆ بۆگەنەکانی پەکەکە و بۆگەنەکانی کۆمەڵە و دموکرات و بۆگەنەکانی پارتی و یەکێتی هاتکن بەنوانی فەرمەندی شەڕ قسەیان بۆ تۆ کردەگە مشتی حیزە تێ هەڵدریاگە شکست خواردەگە دائیمەن شکست خواردەگ چاری ناکەین و هەڵ ناین و ناتوانین و ئوخقی و بڕیاین و ناتوانین و تو یەک ئەستراتیژیست ناوێنی قسە بکە لەم سەرزەمینە پیاگانە قسە بکە وەکو پیاگ قسە بکە وەکو فەرماندەیە قسە بکە وەکو ڕۆحی نەزامیە قسە بکە تو هەرچی وێنی حیز و گەڵدەڵپن و دەرچووگ و کڵە خۆپارێز و خەڵکمان پاراست و بەرمان بە قەتڵام گرت و چارە کەس ناکەین و چەکمان نییە و شەڕ ئەسڵحەیکا و شەڕ دڵیکا و ئەقڵیکا ئەسڵحە ئاخرین مەرحەلەس
سنتەزۆ هەر لەگرا ئێژێت گەرەکتە دەوڵەتی نابووکەی جەواسیس بخانێ لە ناوی مردمی مەشغوڵکە مردمی فاسدکە پول بڕژێنە ناویان تەفرەقە بخە ناویان ئەدەیەک تێ لەگرایژێ ئەو باسی چیەکەن و دانەی دەوران یعنی چوو کە قسەیمانە ماگوو دانەی دەوران یعنی چی و ئەوە نەیانگەرەکە ڕەهبەر دروست بێنە ناوی ومەتە کوردیا نەیانگەرەکە مشتی بێسەوادە دەهاتیە بزنە لە دنیا حاڵینەوە ئەمڕۆ خەنە گیانەتەوە تحت ناوی کە کاورا فرە پێشڕەفتە ڕەهبەری نەگەرەکە فەرماندەی نظامی نەگەرەکە دانای دەورانی نەگەرەکە نەیگەرەکە خۆیان چیشتە ئەزانێت هیچ کەس لە ئێوە سوال ناکە ئۆردوغان بۆچی ئێشێ بێ لە پشتە تەلەڤیزیۆنە بێژێوە ئەمریکا ئەوە تۆ حەق نییە داڵدەی ئەم تەرۆریستانە بە 11 کەسی ئێمەیان کوشتووە دێمە نیشانەدا ئۆردوغان فرە زەعیفە بابە تۆ خوات خەڵکی لێ ئەدا نایکەی تۆ قاڵ با خەڵکی نەزانێت دوژمن دەستبێرێتۆ دڵا ئۆردوغان بۆ نەکەرم قسەکە پەکەکە دەستبێرێتۆ دڵا تۆ حەز بکەی بژی دیت ئۆردوغان چه فشارێکی بۆ هاتکە خاصمان کرد ئۆردوغان خاصمان کرد اتفاقا ئۆردوغان ئەو کارەکە تۆ وا فکرکەیتۆ هەدەفە ئۆردوغان لەم شەڕاوەسە ئۆردوغان خۆی دەوڵەتی تورکیە دەوڵەتی ئێران دەوڵەتی جوولەکە خۆیان پەکەکەیان دروست کردە پەکەکە سپای پاسداران سپای قودسە ئێران و تورکیە یەکێکن خۆیان دروستیان کردگە خۆیان تیاریان کردگە خۆیان خزانگیانە ئەو گۆشە خۆیان گەرەکیانە تۆ حەز بکەی ئەو فرە قارەمانە و ئۆردوغان فرە فشاری پێهات نە ئۆردوغان فشاری پێ نهاتکە بۆ خاترەوەی تۆ باوەڕ بکەی ئۆردوغان باختگیسی ئەنا ئۆردوغان قسەی وانەکە خۆ کەر نییە خۆ ئەحمەق نییە بێ قسەی چی بکە کاوران لە شەڕە هیچ وەخت ئامارە دروست ناداتە دەرەوە ئۆردوغان بۆچی تێژێ بایدن ئەوە بۆ نایدن بایدن ئەوە بۆ حمایەتمان لێ ناکەی ئێمە بەشە ناتۆی تۆ بۆ حمایەت لە ئێمە ناکەی ئەرتشە تورکیە چۆن ئەتوانێ ئەرمەنستان بواتە دواوە چۆن ئەتوانێ ئەرمەنستان بواتە دواوە بە پەحبات شەڕیان بکە چۆن ناتوانێ مەحدودەیەکی وەکو قەندیل تەفروت و ناکە با مثالتان بۆ لێ بەم ئێژێ چەڕە پەکەکە و تورکیە 30 میلیارد دلار تا ئێستا بۆ دەوڵەتە تورکیە خەرجی هەڵگرکە دەی من ئۆردوغان وایەمە ئەموو کاکە شەڕەکە فرە جددی وایە واقعاً فشارم بۆ باتە ئەموو کاکە گیان 500 میلیۆن دلار بوو جەمگەرەکە پەکەکە نابوو بکەم هەروە خەڵکە دیار بکن ئەموت نەفەرێ 10,000 دلار ئەدەم هەر کەسێ لە ئۆپەراسیۆنە شرکەتکە هەروەکو چۆن یاروانی سووریە بردووە کوێ بردووە ئازەربایجان تا 200,000 لەشکەرم بۆت بە هاوردەیە بنبەرد قەندیلیان بۆت بگەڕێ بنبەرد ناتوانی لە دەستی نایێت چۆن پەکەکەی گەڵ دەڵپنە بۆ گەن دەستی بە ئەسلحە و بە مهماتەگا ئەرتشە تورکیە ناگات ناتوانێ ئەوانە کۆکاتۆ لەوێ وەرێ نەمایش ئەکاو تەعاترەکە و لە بنبەردەکانە قەندیلە نێنە ئەستەمبوڵە نێنە ئەنکارا نێنە ناوە دڵە ئومەتە کوردیە وجودیان نییە حەکێ نییە مشتی حیز بەو شاخ و داخا داکەفتگن خەریکە قاچاخە مەواد مخدر و کنترۆڵە مردم و خەریکە کوردایەتی حیز و نابودکردنە ئومەتە کوردین و بە وجودە کەسیفە چەپەڵیان ئەمانە ماگن و زرنگن شەڕکەرن ئەفعین حەفین چه کارە نەمانە چۆن کۆ ناکرێنەوە تۆ گەرەکتە ئەم درۆ گەورە باوەڕکەی مەرتیکە تۆ باوەڕ یەکەم درۆ تۆ خەریکی درۆ خۆت ئەەکەی بۆچی ئێشێ ئەم مشتە بۆگەنە گەڵدەڵ بمێنێنەوە بۆچی ئێشێ بمێنێنەوە سوالە مەسە بۆچی ئێشێ بمێنێنەوە بۆ بنبەر ناکرێن ئەزانی چی بنبەر ناکرێ ئیدەیەک وانە ناوی زەهنی مەردەماوێ بنبەر ناکرێ شەڕێکە لە شارە ئەکرێ بنبەر ناکرێ پەیمانە حەیدەریش ئیستە بمرێت ئیدەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە ئیدەیە دەوڵەتە کوردی وە کیانە کوردی ئیتر بنبەر ناکرێ هیچ وەخت ئەم ڕەوایەتە چوو ئینسانە کوردی فێری بوو کۆ ناکرێتەوە ئەپدیمیم بڵاو کردەوە کۆ ناکرێتەوە پەکەکەی بۆگەن چییە کە کۆ نەکرێتەوە کوا عەقەبەی ئیجتیماعی
کوا ڕەوایەتە قەشەنگێک کە ئومەتە کوردی حەزی پێ بکە؟ کوا چی هەست؟ بۆ لە خۆتان سوال ناکەن. کارکردمانەوەی ئەم مشتە حیزە بەناوە هێزە مسەلحە چییە بۆ ئەم دەوڵەتانە؟ بۆچی ئەرتشێکی منقاد لە ئەرتشێکی منهەدم بوو باشترە؟ بۆچی دەوڵەتێکی دەستەمۆ لە دەوڵەتێکی نابوود کریاک باشترە؟ بۆ سوالکەن لە خۆتان. ئەمە فکری لەسەر کریاگەسەوە ئەوانەی کە جەهان کۆنتڕۆڵەکەن وا دنیا کارەکان لەسەری. تۆ تعبیری چیە؟ تۆ هەنووز لە دێهاتەکەی خۆتان حاڵیت نەوگە، هەنووز لە مەحەلەی شارەکەی خۆت حاڵی نەوگە، گەرەکتە لە جەهان حاڵیت بوێ. ئەرزای شەهوەتی خۆتەکەی و بەڕاستی ئەسۆشیێتد پرس وایژت و جو بایدن بەڕاستی سیاسەتەکانی لە منتەقا و واسە و کۆرە بڕۆ کۆی کەرە و مەرتیکەتی هەڵدریاگە کاول. تۆ حاڵی نیە لە دەوروبەرە چەخەوەرە دنیا. گەڵ دەڵپن تۆ فەرماندەیەکی نظامی نییە بێدەم قسانە من کردم بۆتی بکە. تۆ تا ئێستام قسانەی کە من بۆتم کردگە کەس بۆتی نەکردگە. ئەم گشتە ئیدعاتێ دەڵپنیت و شەڕکەریت و بۆ دڕنیت و حەچیش نییەی، حەچیش نییەی. لذا ئەمە گشتی تەئاترە. تۆ ئیشی مردم مەشغوڵکەی شەکەتیان کەی. سنتەزۆ ئێژێ حەچ وەخمەیەڵە دوژمنت لە کاتی پشودانیشان ڕاحەت وێ شەکەتی کە. مەغز مردم شەکەت کریاگە بە فاجعە، بە فەساد. موچەتیم موچە نایە خەڵکە گرن خەڵک ناگرن تەقینەوە کریاگە لە هەول لێرا ئەتەقیت و لە هەول لێرا و هەشت و شعبی موشکی نیاگەوە قنگمانە و گەرە کەسی ئەنزمونونەکەمان بخوات و خوای ئەکرد وا تەجاوزی پێتان ئەکردە چاوتان دەرەهاو. مەرتیکەی درۆزە لە کڵاو بەردار. پدر سوخت ئێمە خۆمان وسای داسانەکەین تۆ گرەکتە سەر ئێمە کڵاو بنی بە دەدانە دەستگای میدیایی و خەریکی هەنێ حیزی شەخص کەسە دەورە خوات پارتی و کوم دموکرات و کۆمەڵی حیز و یەکێتی حیز و ئەوە سارۆخمان پێوە ئەنێن. ئەی تۆ ئەم شمشێرە ڕۆژە تنگانەتەوە دەردت چییە خوا تۆیش چوار بنیەوە ئەوانەوە. باوەڕەکەی من بێجگە لە حیزە لە تۆ حەچێکم نەدی. ئەی تۆ ئەم 2 ساڵ 3 ساڵ هەزانیری موسەلەحتە بۆ چییە؟ چۆن تەحەملەکەن؟ هەر بۆ ئەمەسم بازیێسە مردم شەکەتەکەن. ئومەتە کوردی لە کوردبوونە خۆیان پەشیمانەکەن و شەکەتیانەکەن. نفاق، تەفرەقە، هەوەس، شەهوەت، فەساد، بێئەقڵی، جەهالەت، هاڕیاگی لە کناریا پوڵ سێکس، مەوادە مخەدر، ئەهەنێرنە گیانە و هەرچی ئەسڵحەوە ڕوتێکن. تۆ فکرەکەی کاراوە کاتشیۆچیا تێ پەلامارە ئەدا نە تۆ ئیستا تەسلیمە دنیا بوو یقمە بۆ دنیا کردگەسەوە بۆ جوولەکە بۆ ئامریکا حازری بە نۆکەری گشت کەسێ بە نۆکەری ناگرن ئەنا حازری بە نۆکەری گشت کەسێ دەی تۆ تەسلیم بووگی خەسیاگی لە بین چووگی و نابوود بووی ترە حەپە بۆ چییە؟ فقط تنتر بۆچی تکرارەکەن و لەبیرن نەچێتەوە. تۆ لە خۆت ناپرسی حکوومەتە حەلیمیان بۆ دروست کردگە لەبەرەوەی هەر ئەم قەومی ئیتنیکیە وا دروستیان کردگە هەر ئەمیشە نابود بکەن بە حەلیم ئەزمونە فەساد و بووگەنی و حەلیمشتە فاسدەکە. هەرچی فعالە جامعەیە مەدەنیە ئێمە بوو دۆلارەکانە حەلیم دروستی کردن. هەرچی فاحەشە دروست بوو لە شارەکانە ئێمە دۆلارەکانە حەلیم دروستی کردن. ڕازەکە دۆلارەکانە حەلیم وای کرد. کوردایەتی حەلیم خبات سیاسی و هەچ شتە بەڕێگەی سیاسی ئەکرێت و مەسە قەشەنگە و هونجە لە وەرگە بوون بە سەمبولە کورد لە سیاسەتکردنە. وەڵام جەلە فرە ژیر و فرە ڕێوی و ئەم حرامزا لە بینە 4 دەوڵەتا خۆی هێشتەوە کورە بڕۆ کۆی کەرە و مەرتیکەی فاسۆلیا خۆرە قەرارگا ڕەمەزان. تۆ ئیشەی لە خۆت سوعالکەی حکوومەتە هەرێم بۆ تەحەمبولەکریت. حکوومەتە هەرێم بۆ تەحەمل ئەکرێ ئەگەر تەهدیدە. ئەوەڵین دکتۆرینە نظامی سنتەزۆ ئەمەسە ئینسانە سیاست مەدار و فەرماندەی گەورە ئەوەسە تەهدید بەر لەوێ بروس بکات خەفەیکە نێڵە تەبدیل بێت و تەهدید بەر لەوەی سەر دەربێرێ خەفەیکە.
چی جەلە فرە ماهر و فرە سیاسەت مەدارە گەورەیەک و سەدام حسێن 5,000 کوشتە هەڵەبجا تەکە جەلە تاڵەبانیە کەس وتی کەرەوە چەند کەس بەری پێگرت اتفاقی کەوت چی ئەوانە ئەترسێنێت کە ئەگەر مەیلیان بێت تۆ لە بین بوون تۆ لە بین بوون چیان ترسێنی دەوڵەتە جمهوریە ئیسلامی ئێران مەگەر 8 موشکی نەنیاوە بنکەی حیزبی دموکراتۆ مەگەر 27 موشکی نەکرد بە قن ئەمریکا مە جمهوری ئیسلامی نەیکرد لە عێراق حەبیب دە ئەمریکا چه قەڵەتێکی کرد ئەمریکاوتی سەرمانێشێت و سەربازەکانمان شێت بووگن و وڵا ئێران خراوی پێمان کرد و خواهڵی ناگرێت و ئێران نەباید وای بکردە ئێرانیش ئیسەیچە ئێژێ ترامپ کوشەمەت مەدەسم نەگا پێوە ترامپ هەر ئەو کوژم لە ساڵگەردە قەتڵە قاسم سوڵەیمانی ئەمریکا وەزعیەتە ئامادە باش و ئینزاری بوو لە ئێران دەچی بەر بە ئێرانەگرێ بێت حەلیمە کوردستان بگری چی بەری پێگری مە قاسم سولەیمانی خۆی نەهات فیلمەکەیان مەگە دروست نەکرد هەولێری پاراست بۆ مەسە قەشەنگە بۆ پاراستی بەری بدایە داعش بیگرتە لێ و دەبتە داعش تەهدیدمانەکە و ئەڕۆین پەلاماریەدەی چێوە فرە زەرەنگن فرە قەهرەمانن مەسە فرە سیاسەت مەدارە گەورەیەکە جامعەی جەهانی فرەقینی تێ لە کوشتار جامعەی جەهانی لە ڕواندا 2 ملیۆن ئینسانیان وەحەڕە کوشت دەنگی نەکرد سکوتە مطلق یەک دووروی نەیاڵم بڕواتە ئەوێ یوتیوب سانسۆرەکەم فەیسبوک سانسۆرەکەم ئینتەرنێت قەتەکەم یەک میدیا نەیاڵم یەک خەبەر مخابرەکە تا بزانم چۆن تۆ خۆت دەرەخەی گشتێ بکوژن کێ دەنگی دەرتی لەم دنیا کێ دەنگی دەرتی بابە تو تەبدیل نۆگی ئاخ قسەی مۆفتەکەی حکوومەتە حەلیم بۆ تەحەمولەکرێت تۆ ئیشەمە سوعالە جواو بەیت و بۆ تەحەمولەکرێ ئەو پیاوی ئێرانە و پیاوی دەی بۆ پیاوە ئێرانە بۆ خاترەوەی کورد لەبین چێت بۆ خاتریەوەی حکوومەتە حەلیم کورد دەبینەوە پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات کورد دەبینەوە پەکەکە کورد دەبینەوە ئەم نەمایشانە نەمایشە لە بینبردنە کوردە ئێرادەتان لە بینەوەن ڕۆژگارتان ڕەشەکەن مەونۆ عیبرەتە تاریخ با نەسڵە داهاتووی کورد لەعن و نفرینتان نەکا تفتان تێ نەکا نێژە چ باوکایە نادروسێکمان بوو چ دایکایە بێ شەرەفێکمان بوو با تفتان تێ نەکەن ئرسیە جێبێڵن بۆ مناڵەکانتان شکۆ جێبێڵن بۆ مناڵەکانتان ئەقڵ جێبێڵن بۆ مناڵەکانتان ئیرادە جێبێڵن بۆ مناڵەکانتان ئەوەنە فاسد و گەڵپەرست و ناو گەڵپەرستمەون ئەوەنە بێ ئەقڵمەون انتخاب مەکەن بێ ئەقڵون پیاگون تۆزێ بێنە خۆتانە من بارها لە پیای کورد بیستگمە ئەیوەدی تروە دەردی مەرگە خۆم ئەنوود بۆ ئەو چاوم قەرەوڵ ناوێنێت یعنی ناتوانم تەقەکەم کاورای لەک ئەیوت خدا پیا ئەگەر سچت وەلی نەهات ویش خدا گیانم بسین کلک و ماشە پاوە زەنگیە ئەسپ یەک شتێکیش لە شتێتر بیش خدا گیانم بسین سوار کار و پیاخاس و شەڕکەر و ئەم نەسڵە ئەبرۆ قەیتانیە لووسکەڵە ئارایشیە خەمزەکەرە بۆگەنە کێ دروستی کرد دۆلارە ئەمریکایی دروستی کرد تۆ بۆ لە خۆت ناپرسی چیت خەریکن لێت ئەسێنن چی خەریکن لێت ئەسێنن بۆ نافەهمی جەهالەت گەورەترین جۆرمە گەورەترین گوناحە حماقەت جۆرمە و ئینسانە ئەحمەقێشی بیتۆپێنی تاک فکر نەکا لە سایەی ئەحمەقی و ئەتوانێت دەرچێ ئەوسا بە کوردیانوت کاوران نەزانمی کردگەسە ڕاحەتی گیانی حماقەت مەکەنە ڕاحەتی گیانتان ئەم سوالانە وا لە بەر پێتانە بڕۆن بفەهمن شەڕ سوچەڕبازی نییە کەس نەتوانێت قەپی پیاکە شەڕ وانچە کە پێی ئێژین شەڕ ئینسان ئەیکا و بۆ سەرکەوتن ئەیکا
و بۆ دەسەڵات ئەیکا. چۆن ئێوە ئەم سوالانە لە خۆتان ناکەن؟ پس تحلیلکردن ئەمانە ئەوەنە سەخت نییە ئێمە هەر باردانیشین ئەمە تکرارکەین و تکراریکەین و تکراریکەین و ئەم بووگەنانە کێن. یەک بار بۆ هەمیشە ئێمەمانە تعریف کرد سنگ و منەکە واوە دەستانەوە، سنگ و منەکە واوە دەستانەوە، بڕۆن قەزاوەت بکەن بۆ خۆتان، بڕۆن حاڵیتان بوێ ئێوەوانە کوێە. ئێوە لە بەرامبەر مشتی فاسدا لە ناوە فەسادێکا قەرق وگن و ئەو قبووگن و گشتان خەریکن ئەم فەسادە بۆ یەکتری تەئی دەکەن، دەست هەڵگرن لەم فەسادە. بابا ئینسانە فاسد کونای فرەی واتیا وجودی. ئینسانە فاسد پیاوەتی تیا نییە، شەڕکەر نییە، ناتوان نەخیرەتی تیا نییە، حیچێ نییە. فوویەکیان لێ بکەی کاول بووگن، ئەوە نیەن تۆ فکرەکەی. ئەو پیاگە نیەن، نە شەڕەزانن، نە غیرەتیان هەز، نە ئەقڵیان هەز، نە وجودیان هەز. کۆیکەنەوە ئەم فەسادە کۆکەنەوە لە ناوە خۆتانە. ئەم فەسادە کۆکەنەوە لە وجودە خۆتانە، چون عاقبەتە قەشەنگێکتان ناوێت. بارسوورەت ئەمە حکایەتە ئەم داستانە ئێمە بوو ئەمشەو و ئەیتوانی درێژا و بە درێژا بکێشێ بۆ یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. من ئێوەم سەفارەشم پێتان کرد و نەسیحەتتانم کرد، وتم سنتەزۆ بخوێنەوە، من تەوەقعمە کرد لە ئێوە بیخوێنەوە و تەفسیری کەن و تەحلیلی کەن و مەسادیق ئیمڕۆژینی بۆ بێرنەوە تا بفەهمن کێ دۆسە کێ دوژمنە، کامە ئەبزار و دوژمنیە، شەڕ چ شکلیە، دوژمن چۆن تەپەداتە سەرتا، چۆن لە بینە ئەوە ئێوە دانیشکن پاڵتان داگەسۆ فکرەکەن هەروە لە خۆی و هەرچی شتە دروزەوێ. نەبراکەم نازیزم، فێربوون نەقش بۆ خۆتان تعریفکەنەوە، ڕۆڵ بۆ خۆتان تعریفکەنەوە، فێربوون جەهانە جەدید وەکو خۆی بناسن، فێربوون سوال بکەن من لە چی جەهانێکا خەریکم زندگیەکەم، ئەم زندگیە بۆ واسە، ئایا ئەتوانێ جۆرێکی تریش بێت؟ من بۆ پێمێژن هاڕیاک خاوەرەمیانەی جەهانە سەوەم بێ دەسەڵات بێ ئەقڵ نەزان نەزۆک کێ پێمێژێ؟ بۆ پێمێژن؟ بۆ خۆشم خۆم وحیج نازانم، لەمانە دەست پێ بکەن تا حاڵیتان بوێ لە کوێم جەهانە وێسی ئاگەن و چه اتفاقی کەوتگە. مشتێ تێڵدریاک لە زاخۆ گیریاگن بەناوە موچە باز 6 ساڵ زندانیان کردبن. کارە خودە حکوومەتە هەرێمە، ڕادیکاڵتەرین حرەکەت چیە؟ داوای موچە ئەەکەین، جرمەکەی چەندێکە 6 ساڵ. ئێتر کاورا فکر ناکاتەوە لە دەسەڵاتە خۆی، فکر ناکاتەوە لە سەرزەمینی، لە خاکی تەوای وجود بووگەسە و پوڵ. ئەمە فرە کارێکی مەمنوع و گەورە سکریاگە، نازانێەوە خۆی مەسرور دروستیانەکە، مەسرور خۆی تێ تەعاترێکی نەمایشیان بۆ ئەکات و خۆی بڵاوەیەکاتەوە. تا تۆ بێژی ئەم کارە فرە مهمە. وەسە 11 سەرباز کوشتنەکەی پەقەقا، مشتی ڕیش چەڵکنە، پەرچە سپێونە، بۆگەنە، گەڵدەڵپنە، ئەو شاخ و داخە ئێژی هورچ و خرس و گورگن پەلاماری ئەو شاخەیانە داگە. وا شکڵە بەشەر نادەن. دەی تۆ ئەگەر شەڕە بکردایە لە سەرزەمینە خۆتا، لە خاکە خۆتا، لە عمق وجودە ئینسانە کوردیا، ئەوەڵین دەفع ڕەوایەت ئینسانە کوردی دانیا، استراتیژی دانیا چۆنتەکە دوژمنە بەرخۆردکەی تۆ شەڕت ئەناسی و سەعیەتەکەت بە کەمتەرین هەزینە و سەریعتەرین کات دەوڵەتەکان لەبین بووی. تۆ لە حیچ پۆتانسیۆڵێکی ئەم سەرزەمینە استفادەت نەکردگە، حەچی استفادەت کردگە، خەسیاگی تەولید کردگە، حیزی تەولید کردگە، بێعەقڵی تەولید کردگە، تەجاوز پێکریاگی تەولید کردگە، تەجاوزت تەوجیه کردگە، تەوجیهت کردگە، کردگتە سەناو زەهنە مەردەمە ئێمە بێعەقڵی، نەزۆکی، نادانی، خیانەت، بۆگەنی. ئەمە نەهادینە بووگە لە وجودە مەردەمە ئێمە. بۆیە مشتێ ئەحمەق هەروە دەمەکەن و دەم فرادەن. بزانن ئێوە تا من کە بەم زوانە قسە ئەەکەم، زوانە دایکیمە، هەر کەسێ بەخۆی ئەجازە ئەدا وەکو بەڵام سفەتە ئینسان های فەحمیدە، منزورم بەچکە حیزبی و
تخمە دەوڵەتانە منتەقە و تخمە جوولەکەکانە وەکو کەر بسەڕێنێ بۆی مهم نییە وەلی ئەگەر بە فارسی یا تورکی عەرەبی قسەم کردایە هەواسی وەقتنی بۆ قسەی خراونەکە هەواسی بوو نەیکا وەرێ چون فکرەکە ئێمە گشتمان وەکو ئەوین بۆ گەنین خەسیاگین و ئێشێ خەسیاگ و بۆ گەن و بێ ئەقڵ و جاهل نیشان بدات بۆی مهم نییە چ تەسویرێ لە خۆی ئێرادە وەکو کەرە سەڕێنێ وەم زوانە وەرێ زات ناکاوە فارسی غەڵەتی وا بکات دەرپێکەی دەرتێرن پێژن بوو گەند و داهاتی چوپون ڤەحشی تەقارەتەکانی تەواو تێتە ناوی وجودیە حقارەتە حاشیەی بوون حقارەتە ئەوەی کە ئاوە گەرم دەم و چاوی نەشۆردگە حقارەتە ئەوەی کە کەنیشتێکی تارانی پێی نەوت کە جوون چه خۆشگەلی پێی نەوتکە هاڕیگەسی دەمی کردگەسەوە هاڕیگەسی بۆیە بەچکە پڕڕووی تخمە حیزبی تخمە دەستگاهایە ئەمنیەتی وەختی بۆم زوانە قسەکەین سەر و کەلایەن پیا ئەوێ ئێمە بەچە پڕڕووی دائیمەن تێ هەڵدریاگمان فرە چاو پێکەوتگە گشتیان لەو جنسەنە بابزانی باوکە حیزنەوێ بنەماڵە حیزنەوێ خۆ حیزنەوی وجودە حیزنەوێ نۆکەرە دەوڵەتە ئێرانی نیت نۆکەڵە دەوڵەتە تورکی نیت پارتی نیت یەکێتی نیت پەکەکە نیت کۆمەڵەنی دموکراتی تەمامە ئەمانە هەی کە نۆکەری ئەوانی ئینسانە واوە دەردەخوا پیای کوردی دەسەڵاتی کوردی گەرەکە بە کەس تەحمل ناکرێ بە جوولەکە تەحمل ناکرێ ئەم ئومەتی ئێمە بەدەسێ مشتێ بنەحیزە تەجاوز پێکریاگە وەکو ئێوە وای پێاتکە بۆیە لە تو لە تاریختانە ڕۆڵەی وەکو منتان نەدی قسە بکات هایستە ئەوە کەلامە کوردیە ئەوە ئینسانە کوردیە قسەکە ئێوە هەر کەستان دی بە ناوی کورد قسەی کرد حیز و بنەماڵە حیز و بۆیە تا ئێستا دەنگن دلێرە کوردیە وانە بیسریاگە ئەوەی پیاک بوو سەریان کردە ژێرە ئاو کوشتیان لەبەرەوەی دەنگی دەرنێت ئەوەی محتەرەم بوو لەبەرەوەی حیزەی ئەمانە نەخواتە گیانی و سکوتی کردەمی داخست بۆی پیای محتەرەم ئاوێتەی کوردایەتی نەبوو پیای دلێر و قارەمانیشیان کوشت ڕۆژە ئەوەڵ جبهەی ئەوەڵ مانگی دوومدان لێ کوشتیان لەبەرەوەی ئەم مەیدانە حیز ئەوەی ماگەسۆ حیزە و تخمە حیزە کوڕ قارەمان نەماگەسۆ بۆیەوە ئەوەڵین بارە دەنگە ئینسانە کوردیە مەردەشنەوەن لایەوە خۆش